بناوي خواي قورو مهربان آماد بواني بريز السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحالين لحفتي سيمي خولي خيزاني بختور لخزمتان دبين لپانيلي چي زور تايبت لجرناو نشاني بليك تيگيشتنتان جيانتان آرانتر دبيت. ام بابتا لدو توري سرچي پيك ديت توري يكم كيشكاني خيزان هۆکار و چارەسەری بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شێرزاد عەبدولوەهاب لە دایکبووی ساڵی 1966 لە گەڕەکی سێتاقان. خێزاندار دوو کوڕ و دوو کچی جوانی هەیە، خوا تەمەندرێژیان بکە، و مامۆستای بەڕێز مەحەدی ئیسلامی لە هەولێر تەواو کردووە، دواتر کۆلێژی شەریعی هەم لە هەولێر تەواو کردووە. لە ساڵی 2013 بڕوانامەی ماستەر بەدەست دێنێت لە وڵاتی سوودان. دواتریش لە ساڵی 2016 بڕوانامەی دکتۆرا تەواو دەکات. ئێستاش هەر بەردەوامە لە کاری بانخوازی، خوای گەورە پایەداری بکە. داوا لە بەڕێزیان دەکەین بێتە سەر ستەیج. تەوەری دووەم ئەتەکێتی نێوان هاوسەران بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕەسوول ئەبوبەکر ناسراو بە مامۆستا ڕەسوول وەرتی لە دایکبووی ساڵی 1979 بەرپرسی ڕێکخراوی بنیادنان و هاوکاری خێزانی شارەزا لە بابەتە خێزانیەکان، نووسەری کتێبی هەنگاو بەرەو لوتکەی چێژی خێزانی. داوا لە بەڕێزیشان دەکەین بێتە سەر ستەیج. زۆر بەخێر بێن سەرچاوان. کاک دکتۆر شێرزاد، یەکێک لە تەوری پانێڵەکەمان بریتیە لە کێشەکانی خێزان. مادەم لە قورئانی پیرۆز باز دەژن و مێر دەکا کە سوکنان بۆ یەکتری، خۆشەویستی و میهرەبانی لە نێوانیاندا هەیە. باشە ئەدی هۆکاری کێشەکان چ لە نێوان هاوسەران؟ بەناوی خودای گەورەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش وەزاتی پاچی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژە بەسەر جانی پاچی پێشەوامان، نوری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. پێشەشی دەستخۆشێکی گەرم لە براو خۆشکانی نوری حکمە دەکەم، خۆی گەورە جەزای خێریان داتەوە کە ئەم زۆرە پانێڵانە ڕێک دێخن کە بەڕاستی پانێڵی زۆر گرنگ و زۆر پێویستیشن، بە حکمی ئەوەی کە ئێستا خێزانەکان کێشەیان زۆر تێکەوتووە و بەڕاستی گرفتی خێزانی زۆرە. ئەمن مقدمەی ئەو بابەتەی کە ئەو برا بەڕێزانە بۆ منیان دیار کردووە بۆ خوشک و برایانم کە یاخوا بەخێر بێن سەرچاوان عرض بکەم، ئەویش ئەوەیە. تاوان ئەو بابەتەی من بەخۆی 5 محازەرەیە. ئەو بابەتەی ئەو برایە کە لە منی پرسی بەخۆی کامیڵەن 5 محازەرەیە. محازەرەیەکیان کە ئێستا پێشکەشی بەڕێستانی دەکەم، و 3 محازەرەیە ئەوە تێکم کوشیە هەتا بتوانم بە هەر 3 محازەران محازەرەیەکی خۆش بە کورتترین ماوە عەرزی بەڕێستانی بکەم. محازەرەی چارەمی باسی ئەوەیە فەنی چارەسەرکردنی کێشەکان، چکە هەیە بەڕاستی کێشەیەکی بچوو کە نازانی حەلیکە لێ خۆی دەکاتێک گەورە هەشە چونکە فەنی حەلکردنی مشکلان دەزانی گەورەترین کێشە زۆر بە ئاسانی حەلی دەکا. ئەوە 16 خاڵە وەختی خۆی باسم کردیە. خاڵێکی تریش وەختی خۆی محازەرەیەکی تریش کە لێرە لۆ ئەو برا خوشکانی هەر سەنتەری حکمە بوون وابزان باسم کرد، ئەویش ئەوەیە 10 خاڵە نابی لە کاتی کێشە ئەو دەئیشەی بکەی. 10 خاڵە لە کاتی هەبوونی کێشەی بینی ژن و مرد نابی ژن و مرد ئەو 10 خاڵەی ئەنجام بدەن، چکە بەڕاستی کێشەکان گەورەتر دەکەن. بەڵام بۆ ئەوڕۆ بۆ ئەو دانیشتنی بەڕێستان کە هاتوون، طبعا خوای گەورە لە قورئان دەفەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها. خوای گەورە یەکێک لە علامەت و نیشانەی گەورەی دەسەڵاتی خۆی ئەوەیە کەوا لۆ بەشەر ئافرەتانی دروست کردووە، بۆ پیاوان ئافرەتانی دروست کردووە لتسكنوا إليها، بۆ ئەو ئافرەتە بەڕاستی ببتە سوکنای ئەو پیاوە و ئەو پیاوەش ببتە سوکنای ئەو ژنە. تەبعاً پێش ئەوەی خوای گەورە باز بکا برێوە جعل بینەکم مەوەدەتەن و ڕەحمە باسی سوکنای دەکا، چونکە ئەساسی مشکلەکان نەبوونی سوکنایە.
هەموو کێشە خێزانەکان لە نەبوونی سوکنای دەست پێ دەکاتن. سوکناش 5 جۆرە سوکنا هەیە لە بینی ژن و مرد، 5 جۆرە سوکنا هەیە. سوکنایەکی نەفسی، سوکنایەکی جەسەدی، سوکنایەکی ئیداری، سوکنایەکی کۆمەڵایەتی، سوکنای مالی. بزانین ئەم سوکنانە چین و لە چێ ئەو قسەم دەرهیناوە؟ ئایا لە جیرفانی بابم دەرمیناوە یان لە چێ ئێمە هاتوون ئەو سوکنایی کە خوای گەورە باسی دەکا کردیتمانە 5 قسم. فەرمودەیەکی پێغەمبەری خوای هەیە صلی الله عليه وسلم، لێی دەپرسن من خەیر النساء یان ئەفضل النساء، چێ باشترین ئافرەت؟ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ئەم 5 سوکنایە باز دەکات لە بۆ پیاوان. دەفەرمێ باشترین ئافرەت ئەو کەسەیە ئیذا نەظەرتە ئیلەیها سەڕەتکە، هەتەمەشات کرد دڵت پێخۆش بی، کەواتە نەفس ئەوە سوکنای نەفسی دەداتە پیاوەکەی. وئیذا ئەمەرتەها ئەطاعەتکە، ئەگەر ئەمرت پێ کرد بەجێت بکە. ئەوە 2 سوکنای تێدایە، سوکنای ئیداری تێدایە و سوکنای جەسەدیشی تێدایە. حاڵەتی سێم، وەصفی سێمی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام دەفەرمیتن وئیذا غاب عنها، ئەگەر پیاوەکە لە ژنەکەی ڕۆیش مەسەلەن ماڵی بەجێهێز سەفەری کرد، ئەم ئافرەتە 2 شتی ئەم پیاوە بپارێزی. یەکەمینیان نەفسی خۆی بپارێزی، دووەم ماڵی ئەو پیاوە بپارێزی. کەواتە ئەمەش 2 سوکنای تێدایە، هەم سوکنای مالی تێدایە، هەم سوکنای کۆمەڵایەتی تێدایە. با بڕێک بوردی بکەمەوە لەبەرەوەی ئەسڵی کێشەکانی بینی ژن و پیاو لەو نەبوونی 5 سوکنایە دروست دەبیتن. یەکەمین شت بەڕاستی ئەو وەختی ئافرەت دەبێتە سوکنای پیاوی و پیاو ئەبێتە سوکنای ژنی، ئەو وەختی ئەگە بە تەمەشاکردنی یەکتر دڵیان خۆش بی. ئەوە زۆر میمە. دەکەواتە تۆ لە ژنەکەت ڕازی، ژنەکەش لە پیاوەکە ڕازیە، هەر تەمەشای دەکا دڵی خۆش دەبی، هەر تەمەشای یەکتر دەکەن ئارامیەک بەناو دڵ و ڕوحیاندا دێ. ئەوە زۆر گرینگە. کەنجین پیاو ئافرەتی لۆ دەبتە سوکنا ئەگە تەمەشای کرد دڵی خۆش دەبی. ئەو وەختی کە دەستەوە ماڵی ماڵ خاوێن و باوێن بی، ئەو وەختی کە دەستەوە ماڵی ئافرەتەکە بەڕوەکی خۆش و بەزت کەچی خاوێن و باوێن ئەو پیاوە وەرگرتەوە. ئەمما ئەگە ماڵەکی شپرێ و ئافرەتەکی جوتک و بەرگەکی شپڕ و شپرێ و ماڕەکی بێسەر و بەر، ئەو قەت ئەو پیاوە ئەو ماڵە و ئافرەتەکەی لۆ نابتە سوکنە. کەواتە خاڵی یەکەم بمانەوێ پیاوەکان ببنە، ئافرەتەکان ببنە سوکنای پیاوان، ئەوەیە بەڕاستی پێش ئەوەی پیاوەکە بێتەوە دەبی ماڵێکی ئارامت حازر کرد بێ و دەبی پیاویش ببتە سوکنای ئافرەتی. ئەو کاتێک کە ئەو ئافرەتە کەنجین دڵی خۆش دەبی کە تەمەشای پیاوەکەی دەکا. ئەگە پیاوەکەی بەڕێک و پێچی دیت، ئەگە بە شکڵەکی جوانی دیت، ئەگە بە هەیبەتەکی جوانی دیت، ئەو وەختی ئەمە ئەو ژنە داد و بێدادیبی لە دەست ئەو پیاوە نەخۆ بشوە، نەخۆ بگۆڕی، نە ئیهتیمامێک بە سەر و چاوی خۆ بدا، نە ئیهتیمامێک بە ماڵێ بدا، نە بە خزمەتی ماڵێ بدا. ئەو وەختی بەڕاستی هیچ کاتێک ئەو پیاوە نابتە ئارامیش و نابتە سوکنای ئەم ژنەیە. کەواتە سوکنای یەکەم نەفسیە. سوکنای دووەم جەسەدیە، لا حەیە فی الدین. ئەمە هەموو خاوەن ناموسین. هەر کاتێک کە ئەو پیاوە پێویستی بە سەرجەیی هەبوو یان بالمقابل هەر کاتێک ئافرەتەکە پێویستی بە سەرجەیی هەبوو، بەڕاستی دەبێ ئەم سوکنایە جەسەدیە دروست بکەن. خاڵی سێم سوکنای ئیداری. سوکنای ئیداری ئەوەیە کە لە ماڵێ دەبی یەک مدیر هەبی. خوشکانی من، برایانی عەزیزە من، هیچ دائیرەیەک، هیچ مؤسسەیەک، هیچ ڕێکخراوێک، ئەو ڕێکخراوی نووری حکمەت و مدیری نییە. مامۆستا عەبدوڵڵا مدیرە، تەواو یەک مدیری هەیە. چونکە یەک مدیر ئەمر دەکەوە و کاندکە تەنفیز دەکەن. 2 مدیری تێدابی بەخواوەکی ئەو خەتە دیتی ئەوە دروست دەبی، دەبتە 2 شەق، دەبتە 2 باڵ. کەواتە دەبی ماڵی یەک گەورەی تێدابی، ئەویش پیاوەکەیە. بە حوکمی ئەوەی خوا یەکەمی شت قیوامەکی دایتێ کە سەرپەرشتی ماڵێ بکاتن، دومیش خوا وەی کردێ کە لەبەرەوەی پیاو دەستە دەرێ و کاسبی دەکا و هیلاک و ماندووە حەقی خۆی دیکەوە ئەمریش لە ماڵێ بکاتن. دێکەواتە ئەگەر بێت و لە ماڵێک ئەگەر سوکنای ئیداری نەبی کێشەیەکی زۆر دروست دەکات لە بۆ ئەو ماڵە. خاڵی سێم خاڵی چارەم سوکنای کۆمەڵایەتی. دەزانین مانای چێ سوکنای کۆمەڵایەتی؟ ئەوەیە ئەو پیاوە بەڕاستی ئەمین بی لە ژنەکەی خۆی و ژنەکەش بەڕاستی ئەمین بێ لە پیاوەکەی خۆی، نەک دڵیان لێک پیس بێ، نەوەک ئەو پیاوە دەستە دەرێت دڵی لە ناو دەستیتی خوایە ئەو ژنە خیانەت دەکا یان خیانەت ناکە. یەک لە برا عەزیزەکانم لە بەغدایە گیرا بوو،
وتی لە سزن پیاوێکی دەوڵەمەندمان لەگە گیرا بوو گوتی ئەو پیاوە هیچ قەراری نەبوو هیچ سەری لە دیواری دەدا هاواری دەکرد نانی نەدەخوارد وەڵاسە وتی ماوەیەکی هەتا لەگەڵم بۆ برادر پێم گوت لوا دەکەی برام خۆمەش بۆچی تو سزنیت قابلە توانی چوا دەکەی گوتی ئەخە تو نازانی ئەمە لۆ دەکەم ئەمن ئێستا دەزانم 100% یەقین مەش نەکەم لە باوشی پیاوێکە لانە ئەگەر پیاو سکونایی نەبی کە دەستە دەرێ بەرامبەر ژنی قەت قەراری نییە و دەبێ عینەن بالعکسیش کاکە پیاوی سوکنا بداتە ئافرەتی کە دەستە دەرێ نەک ئەو ئافرەتە 50 تەلەفۆن بکا بەستە زمانەی نەکو خەریکیش نەچی کەبی یا لەگەش نەچی کە مەوعیدێبی دا پێی دەرێ بزەبت بزانم لە چێن دەری بزەبت و دەزانی گولەی تێدەگریتن زا بەڕاستی ئەم سوکنایە زۆر گرینگە پێی دەرێت سوکنای کۆمەڵاتی ئاخری سوکنای ماڵی پێدرن ئەوانە هەمووی سەرچاوی کێشەکان ئێستا دێم سدێم باسی کێشەکانیش دەکەم ئەوانە هەموو سەرچاوی کێشەکانن سوکنایەکی کەمانێ پێدەن سوکنای ماڵی ئەویش سوکنای ماڵی ئەوەیە دەبی بەڕاستی ئەو مارە جوان ئیدارەی ماڵیەکەی پێ بکرێ ئیدارەی ماڵیاتی ئەو ماڵە بەڕاستی دەبی ئەم ئافرەت جوانی ئافرەتی لە ماڵ ئەوەی کە ڕەزیل بی جوانی پیاویش لە ماڵ ئەوەی کە سەخی بی ئەماگە بالعکسی کە ئەو مارە وێران دەبی جوانی ئافرەت ئەوەی دەست بگربی بە ماڵی پیاوەکەی بڕێژ بڕێژی بۆ نەکە بەقەدەر بەڕەکەی خۆیان لاقیان ڕاکێشن بەقەدەر مەعاشەکەی کابرای واریداتی کابرای ئیمکانێتی کابرای مەسروفات بکە نەک ئەو بەستە زمانە لە 20 مانجی دەست بە قەردێ بکە هەتا مەعاشەکە دەیان نایێتن کەواتە بەڕاستی سوکنای ماڵی ئەوەیە کە ئەم پیاوە ئەم ژنە دابنیشن چۆن ئەو کەمە پۆڵیەی کە بەدەستمان دەکەوی چۆن بتوانین ئیدارەی پێ بکەین و تووشی قەرد و فەرد نەبین ئەمانە پێنج سوکنان کە لە حەدیسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باس کراون کە نەبوونی ئەم سوکنانە سەرچاوەی هەموو کێشەکانە کاک دکتۆر بەڵێ عەفوان کێشە هەبووە لە ناو ماڵی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەگەر هەبوو ئاماژەیەکی پێ بدەین حتمان طبعا هەبوونی کێشە نیشانەی ئەوە نییە کە ئەو ماڵە بێسەر و بەرەویان ئەو ژن و پیاوە خراپن ئەوە قەتوە نییە ئەسڵەن هەبوونی کێشە نیشانەی سەحەت و دروستی ئەو ماڵەیە چونکە کو کێشە دروست دەبی کاتێک کە شتێک خەلەلێک کەبی لەو ماڵە ئێش چییە لە جسمی ئینسانی ئێش ژان چییە نیشانی خەلەلەوە نیە ئەگەر ژان نەبایە کە نیعمەتێکی خوایە سانەکە دەمرد هە نەشیان دەزانی بە چ مرد ئێش وەت پێ دەرێ کە ددانت پێویستە کلۆر بۆ بڕۆ عیلازیکە ژان پێ دەڵێ کلیەت بەردی تێدایە بڕۆ عیلازیکە موشکیلەش لە ماڵە پێت دەرێ کە بڕۆ عیلازیکە لۆی ئەو ماڵە بە ئارامی بڕواتە ڕێ بۆی ئەو مارە هیچ ناڕەحەتێکیان نێتە پێش بڕۆ ئەو کێشانە حەڵکەکە لەو ماڵی پەیدا دەبن و کێشەش لە هەموو ماڵێک هەبووە گەورەترین ماڵ پیرۆزترین ماڵی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم پاکترین مارە لە کوڕەی زەوی قاتیبەتەن ماڵعلم کێشەشی تێدا بووە ئەوە تەجارشیان طبعا نۆژن بە سوعبەتە یعنی سوعبەت نییە ڕاگرتنی نۆژن ئەوە دووە برام زەرجی کۆن بووە جا ببتە سێ چار نۆژن بە سوعبەت ڕناگیرێ بەڕاستی ئەتوە هەر لەو ڕوانگەیەوە تەماشای پێغەمبەری بکە عەلەیهی سەڵات وەڵڵاهی هەر هیچ دەلیلێکم نەبی پێغەمبەرە بەو دەلیلەی دەزانم نۆژنی بەڕێوە بردێکە پێغەمبەرە بەڕاستی سەبری دەوێت بەڕاستی تەحەمولی دەوێتن جارێکیان ئوم سەلەمە داکمان ئوم سەلەمە دەستاوی خۆش بوو مەشهورە دەستاوی خۆش بوو بەڵام ئافرەتێکی بەتەمەن بوو سڕەکەی خۆی دابوو دای عایشەی ڕۆژێکیان شیوێکی خۆش لێ دەنێ چێشتێکی خۆش لێ دەنێ هەر دەستی قاپەشی لۆ پێغەمبەری دەنێری عەلەیهی سەڵات وسەلام ئەو وەختی سڕەی دای عایشەیە هەوێداری وایە خێزانی پێغەمبەریش بیشتەکە لە ناو دڵت هەیە تەبیعەیە بەشەرن خۆ مەلائکە نین ئەو دایکەکانمان خێزانەکانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام خۆ لە مەریخ نهاتینە کاکە ئەویش بەشەرن ئەویش حەزوو ئارەزوو نەفسیات تەئسیریان لێ دەکە کاتێک کە قاپەکەی دی چاوی چۆ پرسی سەرکی گرتی و بە عاردی داد یەکسەر قاپەکەش گاو شیوەکەش ڕژا بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ قسەی نەکرد نەیکردارە وەچی مە نەبوو وەچی خۆشناوەن با بڵێن وەچی خۆشناوە هەر بستی دارکاری بکە نا
هەر ئەوەندە هەست ئەوەکەی خڕ کردەوە شتەکەی خڕ کردەوە ئافرەتەکەەوە دەجێرتەوە دەسەکۆ مسەلەمەی وەنیە دەجێرتەوە چی دیتە فەرمۆی غارت ئومکم چینە داکتان غیرەی گرتیە داکتان غیرەی گرتیە ئەوزە پاشان کە بەڕاستی دای عایشە سار بۆ زانی هەڵەکی گەورەی کردی هەم بەرامبەر پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام هەم بەرامبەر سەلەمەی کە چاکەی لە چاوی هەیە سەڕی خۆی دایتێ لۆ یەکسەر اعتیزاری هیناوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەویش فەرمووی اعتیزارەوە نییە بڕۆ قاپەچی لۆ بکڕەوە شیوەچی پڕ شیوی بکە لە بۆی بنێرەوە ئەوها ئەتوو دەتوانی عوزرەکەی خۆت ئەوەکەی خۆی چا بکەیەوە دەستەکانت خۆش بی کاکتۆر دواتر دێنەوە زیاتر لەسەر هۆکارەکان گفتوگۆ دەکەین لە خزمەت دەستەکانت خۆش بی مامۆستا ڕەسوول لەگەڵ بەڕێستان دەبی زۆر بە ئەتەکێت بین وەنیە پێمان خۆشە بە پێناسەیەکی کورتی خێزان بچینەوە بابەتەکەی بەسەرچە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف المرسلين نبينا محمد وآله وصحبه أجمعين الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله رب اشرح لي صدري ويسير لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي والله ما مستيبريس أمنيش دعاي خير وموفقين لبو توابي ستافي كارمنداني دزقاي نوري حكمة بۆ ڕێخستنی ئەو پانێڵە و خۆشحاڵیشم لە خزمەتی خوشکان و برایانم دام ئینشاڵڵا لەگەڵ جەنابی دکتۆر بێکەوە ئینشاڵڵا باسێکی گەرم و گوڕی هەنووکەی ئەوڕۆ ئینشاڵڵا کە ئەمڕۆ بەڕاستی زۆر زەڕورەتە بۆ خێزانەکانی ئێمە بە تایبەتی تر ئەو براو خوشکانەی کە خۆیان بە شوێن هەنگاوی پێغەمبەری خوا زانن عەلەیهی سەڵات وەسەلام جیاوازتر لە خەڵکانێکی تر دەبێ مامەڵەی خێزانیان جیاوازتر بێ جا لەسەر پرسیارەکەی جەنابر لە پێناسەی خێزاندا ئینشاڵڵا دواتر دەسمەنا و بازنە و جەوهەری بابەتەکە سەرەتا خێزان بەڕێزانم سەرچاوەکەی لە پێکێنانی عەقدێکە لە بەینی ژن و مێرد لە بەینی دوو کەسدا کە عەقدێک لە بەینی خۆیان مرد مۆر دەکەن کە ببن بە شەراکەتی حەیاتی ژیان بەیەکەوە ئەوە لێرەوە سەرچاوە دەگرێت ئەو خێزانە دواتر فراوان دەبێت ئەو خێزانەیە ئەگەر بێت و ئەم عەقدە ئەم شەراکەتە ڕاستەقینە گرنگە هەبوو وەک چۆن وێنای بکەین بە ئەو شەراکەتانەی کە لە بواری مادی و تجارەتدا دەکرێت ئەگەر دوو کەسەکە لە بواری مادیدا یا لە دوکانداریدا لە هەر کەسێک لەو بابەتانەیەدا ئەگەر ڕاست و جوان و ڕێک بوون لەگەڵ یەکتردا دەبینی توجارەکەیان بەرەکەتدارە ژن و مێردی جوایە ئەگەر لە عەقدی یەکەمدا کە زەواج دەکەن بەڕاستی ئەگەر عەقدەکەیان لەسەر ئەو شەراکەتەی کە ڕێککەوتونە لەسەر ئەساس و بنچینەی إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه يعني لسر أساسي أو دينداري وأخلاقية جوانبو دڵنیابن کە داهاتوەکەی زۆر گەشەدارە دڵنیابن هەنگاوەکانیان بەرەولوتکەیە هەردەم لەو لوتکە بەرزەدا دەمێننەوە کە هیچ دەوروبەرێک تەسیریان لێ ناکە دایان ببەزێنێتە دۆڵێک لەو دۆڵێک کە ناتێگەیشتنە لەگەڵ ژن و مێرد بەیەکەوە یا ناخۆشی دروستکردنە لەگەڵ یەکتریدا ئەوە یەکێک لەو پێناسانە کە وەکو باسم کرد خێزان سەرچاوەکەی لە دوو کەس پێک دێت کە ژن و مێردی پێدەگوترێت لە پاشی ئەو عەقدەیە جا بەڕێزانم ژن و مێردایەتی وەکو دارێکە چۆن ئەگەر خزمەتی بکەی سێبەرێکی لەبار و جوانت پێبەخشێ لە ژێر سێبەرەکەیدا حەساوە ئەبی یان ڕێگاکانی ژیانی خێزانی زۆر جاری وایە هەر گوڵ و گوڵزار نییە زۆرێک لە گەنجەکانی ئەو ڕۆمان وا تێگەیشتون کە پێیان وایە کە ژیانی خێزانداری ئەگەر ئافرەتە بەدلەی سپی لەبەر کرد و گەنجەکە شەڕۆژی هاوسەرگیریەکەی کە دەبینیت پێی وایە خۆشترین ڕۆژە و ئیتر کەوتە ناو خۆشیەکان نا زۆر هەڵەیە بەڵکو ڕێگاکانی ژیانی خێزانی هاوسەرداری گوڵ و گوڵزاری تێدا هەیە بەڵام جاری وایە گوڵەکە دڕچیشی پێوەیە ئەو دڕکەیە بەڕاستی قسەی دەوروبەرە ناخۆشی و گرفتاریەکان و لەمپەرەکانی بەردەم هاوسەرگیریە بەڵام مرۆڤە ژیرەکان دیندارەکان لێزانەکان دێمە سەر ئەتەکێتیش یعنی ئەوانە ئەو کەسانن کە زیاتر گوڵەکە ئەبینن زیاتر بۆن و بەرامەی گوڵەکە بەرپا ئەکەن لە نێو خێزاندا بۆ لەبەر ئەوەی کە سەراپای ژیانی ئەو خێزانەیان لەبار و جوان بێت پڕ لە بۆن خۆشی بێت بۆیە گوێ نادەن بە دڕک و داڵی ڕێگاکەیان بۆیە ناڵن کە قسەی دەوروبەر تەسیرات لە ژیانی خێزانیان بکات و خێزانە جوان و تۆکمەکەیان پێ نالەبار بکرێ لەبەر ئەوە دەبینیت کە ئەو کەسانەی کە لەسەر ئەساس و بنچینەی ئەو بابەتە خێزانی کە وەکوک باسم کرد کە کردی هاوسەرگیریەکەیان کرد بەڕاستی ئەوانە دەبنا
مایەیەک ئەوەی کە پەروەردەیەکی جوانی دواتر مناڵەکانیشیان بکەن چونکە دەڵێم بەڕاستی تەندروستی هەر کۆمەلگایەک سەرچاوەکەی لە تەندروستی خێزانە یعنی لەبەرەوە خێزان دەتوانێت دوای پەروەردەیەکی جوانترین کەس کچەکەی پێشکەش بە کۆمەلگا کوڕەکەی پێشکەش بە کۆمەلگا بکە دواتر دەبنەمای سوکنایی لە بۆ کۆمەلگاژ نەک لە بۆ خێزان وەک ئەوەی کە ئەمڕۆ دەبینین بە حوکمی ئەوەی کە برایانمان هەندێکیان زۆر کەم تەرخەمن لە بواری خێزانیدا دەبینی هەموو غەمیان لە بۆ پەیداکردنی بژێوی ژیانە و لە پاشانیشدا لەسەر حسابی پەروەردە و لەسەر فرامۆشکردنی خێزان لە بوارە پەروەردەیەکاندا دواتر وای لێ دێ کە منداڵەکە فرامۆش بوو ئەو جاردەیە لە کۆمەلگادا کارەساتی تراژیدی دروست دەکات بۆیە بەڕێزان وەکو کە باسم کە ڕێگاکانی ژیانی خێزانی بەڕاستی ئەو کەسانە هەردەم ڕێگاکە بە تەڕ و تازەی و جوانی دەهێڵنەوە لە سۆنگەی و بازنی ئیسلام و قورئاندا یعنی ئەگەر بێت و هەڵسوکەوتەکانیان بەو شێوازەیە بوو دڵنیابن لە یەک تێگەیشتنی زۆر جوان لە لای ئافرەت و لە لای پیاوەکە دروست دەبێت نەگوەکەی ئەوڕۆ بنچینەی ژیانی خێزانیان لەسەر چی دروست دەکەن لەسەر دەوڵەمەندی لەسەر باڵابەرزی لەسەر جوانی ئەو بابەتانە لەبەرەوە دەبینیت زۆرێک لەو ئافرەت و کوڕانەی کە شەوانە تاک و بەیانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ یەکتر ئەسووتان ئێستا پێش محکەمە دەرگای محکەمەیان لێگرتووە پێش محکەمە وەکو شێخەڵای لێ هاتووە بە حوکمی ئەوەی کە وەکو باسمان کرد پرۆسەی هاوسەرگیریان کردوتەوە لە جوانی بەبێ ئەوە پرۆسەی هاوسەرگیری زۆر گرنگتر و گەورەترە لەو بابەتەیە یعنی لە بێگەیشتنێک کە پێی وایە تەنها ئارەزوەکانی خۆی تێدا بەتاڵ بکرێتەوە نا بەڵکو پرۆسەی عەفوەن بەڵێ هەڵبژاردنێکی هەڵا یعنی مەبەستم لە هەڵبژاردننی هاوسەرە ینی زمانێک پەشیمانبوونی بەدوادا دێت یعنی دەگوترێتن کەس لە تەنهایی نەمردووە بەڵام جاری وا هەیە ئافرەتان ڕۆژانە هەزار خۆزگەی بمردن دەخوازن ئەوش لە ئەنجامی کەوت لە ژێر باڵی مرۆڤێکە یان پیاوێکەکەوە ڕێز و حورمەت نازانیتن کچان و کوڕانی ئێمە چ بکەن بۆ ئەوی تووشی ئەو حاڵەتە نەبن بەڵێ لە سەرەتادا ئاماژەیەکم پێکرد لەوە کە بەڕاستی پێویستە کوڕان و کچانی ئێمە هەڵێنجراوی پرۆسەی هاوسەرگیری لە یەک شتەوە وەرگرن کە قورئان و سونەی پێغەمبەری خوا بە بەراوردیش پێتان دەڵێم هەمووتوان بۆ خۆتان دراسی بکەن لە دەور و بەری خۆتان کەمترین گرفت و کێشە لە نێو کێشەی ئەو خێزانانەیە کە ئیلتیزاماتی دینیان هەیە زۆرترین و قوڵترین گرفت و نەهامەتی و کێشە و لێک زیابوونەوە لە نێو ئەو خێزانانەیە کەوانە هەڵگری پەیامی خوای پەروەردگار نین بە بەراورد ئێوە تەماشای بکەن زۆر جار بە خوشکانی بەڕێز دەڵێم ئێوە پارە و سەروەت و سامان هەڵمەبژێرن لە پرۆسەی هاوسەرداریدا ئەخلاق هەڵببژێرە ئەخلاق ئەگەر ئەو کەسێ دین و ئەخلاقی هەبێ دین بربەستە لە پێش ئەو مرۆڤەیە زوڵم لە هاوسەرەکەیکە دین بربەستە لە پێش ئەو ئافرەتەی خیانەتی زەوجی لە مێردەکەیکە لەبەر ئەوە هەموو جارێ زۆر جار لە ئەو کۆڕ و کۆبوونەوە ئەو بابەتانە بە خوشکانی بەڕێزم دەڵێم واللهی پێکەنینێک لە ناو کەلاوەیەکی قوڕینیندا چاکترە لە گریانێک لە نێو کۆشکدا باشە بە ئەتۆ لە نێو کۆشک و تەلارێکی یەکجار بەرز و بڵند دابیت بەڵام ئەگەر خۆشیت نەدی ئەگەر ئەم کەسە خەندەی پێ نەدای خۆشی پێ نەدای نەیتوانی لە ژێر سا و سێبەری ئەو مێردەدا حەساوەبی چی لە کۆشک و تەلار بکەیت خۆ ئەو ڕۆئەبینیت زۆرینەی خێزانەکان گرفت و کێشەی مادیان نییە ئەی باشە چییە کە ئاوا بەو شێوازێ ئەمانە ڕۆحیان ئاسوودە نییە دڵیان ئاسوودە نییە لە یەکتر تێناگەن لێرە لە هەولێر ڕیکلامێک بڵاو بوویەوە کە سیارەیەگە فرۆشرێت ژنەکەی ئەمرێ خەڵک سڕەی لەسەری گرتبوو لەبەر چوای لێبێ بەڵام خەڵکانێکی لە یەک تێگەیشتووی دیندار بەڕاستی کاتێک 2 سعات 3 سعات لە ماڵەکە دوورەکەوێتەوە هیواتی ئەوەیە کە بگەڕێتەوە لە بۆ ماڵ لەبەرچی لەبەرەوەی ئەزانێ ئەم ئافرەتە ئاسوودەی ئەکاوەکو جەنابی دکتۆر باسی کرد بەڕاستی دڵی پێخۆشە بێ کاتێک کە سەیری دەکات لەبەر ئەوە جەنابی مامۆستا ئەگەر کەسەکە گەنجەکە لەسەر ئەساس و پێوەری ئەو جوانی ئەم کەسەی هەڵبژار چونکە ڕێگاکانی هاوسەرداری بەرزوو نزمی تێدا بەڕێزانم سەختی و دژواری تێدایە خندە و فرمێسکی تێدایە ئەو کاتەیە کە ئێوە لەسەر ئەساسی دینداری ئەم پرۆسەیەتان هەڵبژار دڵنیابن لەوەی کە ئێوە لە فرمێسکدا بەجێتان نایەڵێت لە هەورازێکی سەختدا بەجێتان نایەڵێت لە گاتی گرفتاری و نەهامەتیدا پشتان ئەگرێت پشتان بەرنادا بەڵکو دەستبارگرتان ئەبێت لە بۆ ئەوەی کە ئێوە بەیەکەوە سەختیەکانی ژیان ببڕن بەیەکەوە جوانیەکانی ژیان فەراهم بێن و لە ژێر سا و سێبەری یەکتردا حەساوە ببن مامۆستا ڕەسوول بەنسبەت ئەرچی دایک و باوک لە هەڵبژاردن یان لە ڕازی بوون ینی جاری وا هەیە دایک و باوک کاتێکەوە خوازبێنی لە بۆ کچەکەیان دێت یعنی یەکەچی ناودارە قسەی کرد لە هەولێر ئەگە کوڕەکە باش نەبێت بەڵام دەوڵەمەند بێت دەڵێنە کچەکەی شووی پێ بکە هەر باش دەبێت بەڵام ئەگە کوڕەکی فەقیر بەڵام دیندار
بچێتە داخوازی ئەو کچەکەی نادەنێ ناڵێن کوڕەکە دەوڵەمەند دەبێتن لە مستەقبل ئەوجات چەند ئەرچی دایک و باوکە ئاسانکاری لە بۆ پرۆسێ بکەن و ڕازی بن بەوەی کەوا کوڕی چاک و دیندار ئەگەهات لە بۆ کچەکانیان ڕێگر نەبن. مامۆستا ئەگەر بەراوردێک لە بینی ئێستا و لە ڕابردوودا بکەین بەڕێزان پێشووتر باوک دەهاتەوە ماڵ بە کچەکەی دەگوت کچەکەم خۆت ئامادە بکە و هاوسەرەکەشی ئەوت خۆتان ئامادە بکەن ئەو شەو میێوانمان دێ خوازبێنی کچەکەمان دێت. ئەو کاتە پرۆسەی هاوسەرگیریان ئەنجامەدا و ساڵانێکنەوەیەشیانە خستەوە و پەروەردەیەکی جوان و لەبار و هەر مروری زەمن بەیەکەوە ئەژیان. ئێستا کچەکە بە باوکی دەڵێ باوکە خۆتان ئامادە بکەن ئەو شەو خوازبێنیم دێ کەسی 3 مانگ 6 مانگ لەگەڵ یەکتریدا و کۆتایی بە پرۆسەکە دێ. لەبەرەوە دەبینین ئەوانەی کە پێشووتر ئەزممویان زۆر باش بوو لە پێشووتردا ئەوانە بەیەکەوە دەستبارگر بوون لە بۆ ژیان محەبەت و خۆشەویستیان تەقسیم کردبوو لە بینی یەکتریدا ناخۆشی و گرفتاریەکەشیان بە هەمان شێوە تەقسیمی سەر شانی یەکتر و ملیان ئەدا بەر ئەوەی نەیەک یەکێک لە سەختیدا بمێنێتەوە ئەوەی تر بە خۆشیەکان و یا بە ناخۆشیەکانی ئەو دڵخۆش ببێەوە بە خۆشیەکانیشی گرفتار ببێ. ئێستا ئەوڕۆ زۆرێک لە خێزانەکانی بەو شێوازیان لاتووە لەبەرەوە ئەگەر کوڕان و کچانی ئێمە بەگوێی دایکە و باوچیان کرد ئەگەڕێنەوە سەر ئەو ئەساسەی لە ڕابردوودا کە ڕووی ئەدا شەرم و حیا و شکۆ ئەگەڕێتەوە لە بۆ خودی خێزان و لە بۆ بە تایبەتی تر گەنجەکانمان کە ئەوڕۆ ئەبینین. بەڕێزان دەزانن شەرم و حیا زۆر گرنگە لە ژیانی پرۆسەی هاوسەرگیری. دەزانی مامۆستا وەڵڵاهی نەفرێک پێی گوتوم ئەیود وەڵڵاه شەرم لە ژنەکەمەکەم شەرم یعنی شەرمی لێ یەکەم ئەوەندە بە ئەدەبن لەگەڵ یەکتریدا ئەدەب و حیا و شەرم و شکۆ لە خێزاندا دارێکی زۆر گەشەدار و جوانە سێبەرەکەی زۆر فراوان و جوانە وەڵڵاهی لە ژێر ساو سێبەری یەکتردا حەساوا بن ئەگەر ئەو کەسانە شەرمیان لە یەکتر کرد. پێشووتر لە پێشوودا جارێکی تریژ ئەوم باس کرد بەڵام بە هەر باسی بکەمەوە زۆر بچووک بووم زۆر دایکم پێی گوتم کە بچم لە ماڵی دراوسێکەمان فلان شتەی لە بۆ بێنم کاتێک کە چوم لە دەرگامدا نەهاتن جاری دووەم لێمدا هەر نەهاتن جاری سێم بچووک بوومیان و کاتێک گچکە بووم لە کونی دەرگاکە تەماشام کرد ئافرەتەکە هات دیار بوو بێجامەکەی خۆی ئەو سترێجەی شوشتووە بەسەر ڕستەکەی دادا عبایەکەی دەستدایە چوو بەسەر ئەو سترێجەی دادا ئەو جارە هات دەرگاکەی لە من کردەوە بزانێ چێە نازانێ ئەوە چێە. ئێستا بڕێزان بەراوردی ئەو بکەن ئەو سترێجەی کە ئافرەت پێی عیب بوو لەسەر ڕستەکە بدیترێ بەو سترێجێ دێتە بازار چەند جیاوازە. یعنی لەبەر ئەوەیە کە ئەمڕۆ شکۆی خێزان لەکەدار بووە ئەگەر بتەوێ هەر وڵاتێک خۆشی و ئاسوودەی لە ناو هەڵبگری و خوێندەواری و زانست و زانیاری لە ناو نەهێڵی لە خێزانەوە دەست پێ بکە بەڵام تۆکمەی ژیانی هەر کۆمەڵگەیەک سەرچاوەکەی لە خێزانەکە دواتر لە ئەتەکێت و بەرنامەدا دێمە سەری باسی ئەەکەم ئەگەر مامۆستا پرسیارەکەت بکە دواتر دەگەمە لای بەڕێستان کاک دکتۆر شێرزاد هەر لەسەر کێشەکان ڕادەوەستین بمانێ و نەمانەوێت کێشە هەڕوو دەدات لە نێوان هاوسەران بەڵام کامەیان هۆکاری سەرچین لە دروستبوونی کێشەکان بەخۆشت دەزانین پیاو داماوە. وەڵا طبعاً چێ بەرپرسیارەتی لە ماڵێ زیاتر بی ئەو کێشە زیاتر دروست دەبی پیاو حسەی کێشەی پیاو زیاترە لە حسەی ئافرەتی بەخۆی کە کێشە دروست دەبی 4 کەس بەرپرسن لە کێشەکان ینی کێشەکان لە 4ەوە دروست دەبن هەندێک کێشە پیاو دروستی دەکەن هەندێک کێشە ژن دروستی دەکە هەندێک کێشە منداڵ دروستی دەکەن هەندێک کێشە خارجی ئەو ماڵێ لێ دروست دەبی دەستی سێم یان تەڕەفی سێم کێشەکان دروست دەکە کێشەکان لەو 4ەوە ڕوودەدەن بەڵام زیاتر پیاو کێشەیان هەیە بە حکمەوەی کە مەسئولیەتیان زیاترە ئەوەی مەسئولیەتی زیاتر بێ کێشەی زیاتر توش دەبیتە. ئێستا ئەوەی مەسئولیەتی زیاترە لە هەرێمی کوردستان ئەوەی مەسئولیەتی زیاترە زۆر مرتاح و ئاسوودەیە ئەگە بە مەنزوری سیاسی تەماشاکەین وایە کەواتە دەتوانین بڵێن هەردوو لا پشتیان هەیە بەڵام زیاتر پیاوە کاک هەر لەسەر هۆکارەکان ینی هەندێک نهێنی ماڵەوە هەیە کە دەچێتە دەرەوە ئەوانە دەبنە هۆکاری سەرهەڵدانی کێشە ئەوە لەلایەن ئافرەتەوەی یان لەلایەن پیاوەوەیە. بەڵێ طبعا عمومی کێشە ئەوە ئەو مامۆستایانی کە نووسیتیانەوە یەک لەوانە دکتۆر سیروان شێروانی هەیە مامۆستایکی عەزیز و خۆشەویستە مچکەم بیناسن کتێبێکی دانایە کێشە خێزانیەکان و چارەسەری
ئەم پێشە چیشم ئەوە متەواضعانە لە بۆ نووسیا 100 کێشەی خڕ کردیتەوە لە بینی ژن و مرد 100 کێشەی خڕ کردیتەوە زۆر کتێبەکی بەسوودە و مەکتەبەی تەفسیریش تەبعی کردێ پێم خۆشە بیخوێنن بەڕاستی ئیسیفادەی لێ دەکەن. طبعا یەک لەو کێشانە ئەوەیە کە سڕی ماڵ بستە دەرێ بەڕاستی هەر کاتێک نهێنی ئەو ماڵی چۆوە دەرێ بەڕاستی ئەو ماڵە تووشی کێشە دەمن لەبەرچی منم لەگە خێزانم کێشەیەکمان هەیە ئەو کێشە ئەو ڕۆنە سبەی دووس بە هەر حەل دەبی حتمما هەر دادەنیشین بە حیوار بە گفتوگۆ بە هەر نەوەعاچیبی کێشەکەی حەل دەکەین بەڵام ئەگە داکم زانی یان داچیوی زانی ئەمە کێشەکەمان حەڵ دەبی ئەوان هەرچیان لەمە دەبتەوە لەبەرچی ئەوە خەتەرە ینی بەڕاستی نابی هیچ کێشەیەک لە ماڵ بچێتە دەر مەگەر ئەگەر حەل نەبوو ئەو وەختی خۆی گەورە بەخۆی تحکیمی دانە حكما من أهلها وحكما من أهلي أو جدوا بيا عقل لولا هذا شيشك حدك لو حالتي زائز كرايا كشيشك بستدري والسر نهيني أو مالي بستدري أجر حلنا بو أجرنا شيشة حركاتك بستدري براسي شيشك جورة تردبي حليك زحمة تردبي بالله مامۆستا يعني برام پیاوانیش هەنە يعني سەرچاوی کێشەنە يعني پیاو هەیە زۆر بە پرتە و بۆڵەیە زۆر بەرخنە و گلە و گازاندەیە لە خێزانەکەی يعني ئەوانش دەبنە هۆکار و زانمونیە عموما ئەمن کە ئێستا لەو 100 کێشەیە دەچێشم هەر بژاردیە لەو 100 کێشەی دەچێشم هەر بژاردیە چکە و ناکرێ ئەگەر هەست 100 باسکەین دەبی هەفتەش کەش هەرەوە مامۆستا ڕەسوول بینەوە دەچێشەی سەرەکیم هەر بژاردیە کە ئەو دەچێشە بەڕاستی کێشەی سەرەکی لە ناو ماڵ ئەگەر هەژن و پیاوێک کۆنتترۆلی ئەو دەچێشەی کرد قەناعەتم وایە کێشەکانی کە زۆر بە ئاسانی تر هەڵ دەبی یان سەریش هەڵ نادەن. یەک لەو خاڵانی کە نووسیتم جەنابەت باسی کرد ئەوەی پیا و جوانەکانی ئافرەت ببینی ناشرینەکان چاوی لێ بقوسێنی ناکرێ ئەتو بالعکسی بی هەرچی ئەیب و عاری ئەو ژنەتەیە زەقیکەیەوە گەورەیکەی بەڵام جوانەکان نەبینی ئەخە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێمان دەفەرمی لا یەفریق مؤمن مؤمنة هیچ کاتێک پیاوێک ئەوە نەبی یعنی ئەوە هیچ حسابی هیچ شتێک بۆ ژنەکەی نەکە ئەگەر لە ئەخلاقەکیشی ناڕازی بی بەڵام لە دەی ڕازیە بەڕاستی ئەگەر ئافرەتەکە لەو فەرزدا برێن لەو فەرزدا ئافرەتەکە جوان منداڵی بەخێو ناکە بەڵام خۆ ئەتوو ڕازی دەکە خۆ ماڵی خاوێن و باوێنە کە خۆ لەگە خزمەکانت ڕێک و پێکە خۆ مشکلە لۆ نای تۆ ماڵی خۆ دەوی پیس نییە خۆ بەخۆی بە ناموسە خۆ ڕزیت لێ ناکە کەواتە کۆمەڵک ئەو ئافرەتە کۆمەڵک ئیجابیات هەیە باشە لۆ تەمەشایوانە ناکەی لۆ تەمەشای یەک خاڵی دەکەی ئەو خاڵەی گەورە دەکەی لە پێچاوی خۆت بۆ ئەوەی کە ڕەشبی لە پێچاوە جا بەڕاستی یەکێک لەو کێشانە کە ئێستا نووسیتم ئەوەیە بەڕاستی پیا و ژن دەبی خاڵە ئیجابیەکان لە پێشچاویان گەورە بی خاڵە سلبیەکان کێشە بچووکەکان یان عیب و عارەکان یەکتر بەڕاستی بەیانی بشاردنەوە هەر ئەستن باسیشی نەکەن لە بەشتە باشەکانیان مەسەڵەن پیاوێک وەنیە پیاوێک ئەوە ئەو ژنەی هەیە ئەو پیاوە بەڕێن ڕەزیلە مەسەڵەن یەک لەو کێشانە ئەو پیاوە ڕەزیلە خۆ پیاوە دڵپیس نییە ئەوە یەک خۆ ئەو پیاوە بەڕاستی خزمەتی ماڵ و منداڵی خۆی دەکا خۆ ئەو پیاوە ئاگای لە خێزانێتی خۆ ئەو پیاوە سەری ئەو ژنەی بڵند کردیە خۆ ئەو پیاوە ئارەخۆر نییە تریاک خۆر نییە قەردار نییە کەواتە کۆمەڵک شتی تکەی هەیە ئەو پیاوە هەیتی پیس ئیجاب ناکە ئەو ئافرەتە هەر دەم و دەست و پرتە و بۆڵەی ئەوەی بێ کە ئەو پیاوە ئەو نوقتەی هەیە کەواتە هەر کاتێک ئافرەت و پیاو بەڕاستی ئیجابیاتەکان یەکتریان نوقتە باشەکان یەکتریان لە پێش چاوی یەکتر گەورە کردو و خاڵە سلبیەکانیان تەمەشا نەکرد ئەو وەختی زۆر ئارام دەبن بەڵام ئەگە بین طبیعەتی بەشەر وایە ئەگەر ئەتوو لێی بپێچیەوە سەد عیبی لە یەکتری دەگرین بە هەر لە بۆ خۆشی بە قسەی خۆشتان لۆ بجێڕمەوە تەبعاً میمۆری مێشتی ئافرەتی هیچ لەبیر ناکە پیاوان ئەو لۆنگۆ باشە ئەو میمۆریەی لە مێشتی ئافرەتیە صنعی یابانی ئەسڵە هیچ تەچی لەبیر ناکە وەڵڵا لە یەکەم ڕۆژی زەواجت حتا ئەو ڕۆژی دەستە ناو قەبری هەمووی لەبیرە بەڵام ئەو میمۆریە لە مێشتی پیاوانە عادیەکانی سینیە هەر هیچ خەزن ناکە وەڵڵای وەبیلای پیاو ژن شەوێ یەک سەلامی لێ بکە ڕاست فۆرمات دەبیتەوە هیچی لەبیر نامینێ جا هەلۆ قسەی خۆش چوومە دائیرەیەکی مدیری دائیرەکەی گوتی مامۆستا وەرە وەڵڵاهی ئەم شتەکەمەیە تو زۆر باسیشدان دەکەی وەرە بە ئەو شتە لۆ بجێڕمەوە تۆ فەرموو کاک حاجی گوتی وەڵڵا شەوێ دەبینم ژنم
یەک کۆمەرە پەڕۆی لە بەلەکی پێچایە ئای بەلەکم دێشی بەلەکم تەقی گوتم ئەوە چییە؟ گوتی بەبیرت دێ گوتی ئەوە 35 ساڵە خێزانمە 35 ساڵە خێزانمە بەبیرت دێ وەختی خۆی کە ئەمنت گۆستەوە سیارەکە نەهاتە پێش دەرکەمان ئەم 5 دقە بە پێیان ڕۆیشتە هەنجینەوە بەلەکەم دێشی سبحان الله جان نەکەی یعنی هەر شتێکی وەڵڵا بیلای هەر حرەکەتی بکەی لەکن ژن تۆمار کراوە دەبی زۆر زۆروریابی جا بەڕاستی ئەوە طبیعەتی ژن وایە شتی ورد و دریشتی پیاوی دەکۆڵتەوە یعنی بەڵام بۆیە ئەنانی ڕوو لەوان دەکەم بەڕاستی ئەوها ورد مەبن لەگە پیاوتان چونکە ئەگەر وابن پیاوەکی لەسەر زەوی نابینەوە یەک پیاوی نابینەوە کە قابلی خۆت بی چونکە ئینسان مادەم ئینسانە غەڵەتم هەیە و ئەوش ئینسانە غەڵەتی هەیە بەڵام مادەم غەڵەتەکانمان کەمترن لە باشەکانمان ئێکەواتە ئیمە پێکەوە ئیدارە دەکەین دەتوانین لێ قبول بکەین دەستەکانت خۆشبی کاکتۆر مامۆستا ڕەسوول وەک دەزانین خێزان جونگەیەکی گرینگە ینی ژن و مێر دەتوانن کۆشتی بەختەوەری بڕازێنەوە ڕازانەوەی ئەم کۆشکە بە هەردووچیان دەکرێت ینی ناکرێت یەکەچیان هەوڵ بداتن لە بۆیکەوە ئەم کۆشکە بڕازێنێتەوە بەڵام ئەوکەیت کە دەستبارگری نەبێت لەبەرەوە دەبێت هەردووچیان تۆکمە بن لە بواری ژیاندا دەپرسین چی پێویستە بۆ ئەوەی هاوسەران ئەم کۆشتی بەختەوەری خێزانە بڕازێنەوە و بگەن بە بەها باڵا و جوانەکانی ئەو ڕەوشتانەی کە دڵی هاوسەران پێی خۆش دەوی و ئاسوودەی دەکاتن بەڵێ وەڵام مامۆستای بەڕێز کۆشتی بەختەوەری خێزان بناغەکەی ئەگەر بیدایەت لەسەر تۆکمەی و جوانی و دەستبارگری هەردووچیان بەیەکەوە ئەتەکێت و بەرنامەی جوانیان هەبوو لە ژیانی خۆیاندا دەتوانن ئەو کۆشک و تەلارە بە ڕازاوی و بە جوانترین شێوە بهێڵنەوە لە ژیانی خێزانیاندا با ئێمە باسێ بکەین بە حکمی ئەوەی کە ئێمە ئەلحەمدوللیلا موسڵمانین هەمومان لە سۆنگەی ئەو بابەتەوە دێمە سەر پرسیارەکە دیشاڵە ئیسلامی ئێمە چەندە گەورە و گرنگە خوشکان و برایانی بەڕێزم تەماشا دەکەی هەر گرفت و نەهامەتی و برینێکی قوڵت هەیە بە دڵنیاییەوە مەرهەمی چارەسەری ئەو برینە سەرچاوەکەی لە قورئان و سونەی پێغەمبەری خوای عەلەیهی سڵات و سەلام یعنی دەتوانیت لەوێەوە چارەسەری گرفت و نەهامەتی و ناخۆشیەکانی خۆت بکەی ئازیزانم ئەگەر تەماشای ئەو ئیسلامە گەورەیە بکەی لە بۆ خواردنەوەی یەک بەرداخ ئاو کە هیچ نییە ها ئێستا توانی یەکسەر بیخۆ 5 یاسای هەیە 5 یاسای خواردنەوەی بەرداغێگا و یەکەم بە دانیشتن دووەمیان بە دەستی ڕاست سێمیان بە بسمیلا چوارەمیان بە 3 جار و پێنجەمیشیان کە خواردت بڵێ ئەلحەمدوللیلا تخوا خواردنەوەی بەرداغێک ئاو 5 یاسای هەبێ لە ئیسلام ئەی خێزان کە چەندە گەورەیە چەندە گەورەیە لە ژیانی مرۆڤایەتیدا چەندە پێویستی بەوەیە کاتۆ بەبێ بەرنامە بەڕێی نەکەی ژیان و ئەگەر هەموو کەسێکیش لە ژیانی ئەو دنیاەدا هەڕەمە چی بێت بێ بەرنامە بێت نابێ ئینسانی بڕوادار بێ بەرنامە هەنگاو هەڵبگرێت چونکە هەنگاوی هەڵگرتنی بێ بەرنامە بەڕاستی خۆی دەبینێتەوە لە گرفتاری و نەهامەتی و ئەو کێشە قوڵانەی کە ئەوڕۆ لە بینی ژن و مێردا هەیە دواتر سەرگەردانیش لە بۆ منداڵەکان دەمینێتەوە دەبینین ئەو کۆشکە بەختەوەریە دروست نابێت کاتێک دایک و باوک بێ بەرنامە و بێ ئەتەکێتن لە ژیانی خۆیاندا باوک لەسەر 5 دقە تاخیربوونی کچەکەی لە زانکۆ دێت مەحاسەبەی کچەکەی دەکا بەڵام کوڕەکەی تا 2 شەو لە کافتریایە و پێ بە خەیاڵیشی دانایە ئێوە دەزانن مەبەز لێرەدا ئەوە چی دەبێ وەڵی باوەڕتان هەبێ ئەو باوک ڕاستە و خۆ بە کچەکە دەڵێت تۆ ئازادنی بەڵام کوڕەکە تۆ ئازادی هەرچی بیکەی ئەوە لەکوێی سۆنگەی ئەم ئیسلامەدا تۆ ممارەسەی ژیانێکی وا دەکەی لەکوێ ئیسلامدا شوێنی شتێکی لەو شێوازەیە دەبێتەوە ئەگەر کچەکەی هەڵەیەکی لە دەستبێ کچەکە دەکوژێت بەڵام بۆ کوڕەکەی چەندین دەفتەر دۆلار قەرزەکە سڵحی لە بۆ دەکا لەبەرەوە کە گرفتێکی کرد ئەمە کۆشتی بەختەوەری خێزانی دروست نابێت بەوەی کە ژن و مێرد بەو شێوازە هەڵسو کەوتکەن لە ژیانی خۆیاندا لەبەرەوە ئەگەر مامۆستا شتێک بۆ خوشکان و برایانمان بەسەرهاتێک هەر لەم کتێبەشدا باسم کردووە بەڕێزان هەنگاو بەرەو لوتکەی چێژی خێزان کە هەموو ئەو قیسە و بەسەرهاتانەی کە لە ژیان و لەو کۆڕ و مەجالیسانەی کە تێیدا بوومە باسم کردووە تێیدا دەتوانن ئەگەر بەدەستیشی بێنن وڵا پێم زۆر زەڕورە بە تایبەت لە بۆ ئەوڕۆ لە کتێبخانەی حاجی قادری کۆیش بەردەستە ئەو کتێبەیە لەوێدا باسم کردووە بەڕێزان ڕۆژێکیان ئافرەتێک پەیوەندیەکی تەلەفۆنی کرد گوتی مامۆستا تووشی گرفتاری و ناخۆشیەک بوومە حەزم لێیە کە چارەسەرێکم لە بۆ بدۆزیتەوە مەبەستمان لە بنیادنانی کۆشتی بەختەوەری خێزانە بەڕێزان
گوتم باشە فەرموو کێشەکە چییە؟ ئەم ئافرەتە دواتر کە زانیم ئافرەتێکی بەناوبانجی ئەو شارەی خۆمانە، خەڵک ڕۆژانە سڕە لە عیادەکەی دەگرێت تا پلیتەکەی بەبەر بکەوێ بە چەند ڕۆژ، مێردەکەشی بە هەمان شێوە دکتۆرە عجیب ئێوە کێشەتان هەیە، بابێ ئێوە ئەهلی زانستن، ئێوە شەهادەدارن، لەبەرچی گرفت و کێشەتان هەیە، ئێوە دەبی بۆ خۆتان لە نێو گرفت و کێشەی خەڵکدا کێشەکانی خەڵک چارەسەرکەن. گوتی مامۆستا ئەوەی ڕاستی بێ دکتۆر جگارە دەکێشێت، بۆنیشی زۆر زۆر پیس و ناخۆشە، ئەمیش زۆر زۆر ڕقم لەیتی، باوەڕتە بێ کە شوم پێکرد نەمزانی جگەرە دەکێشێت، ئەگەر نا شوم پێ ناکرد. ئێستاش زۆر زۆر پێی دەڵێن واز لێ نایەنێت لە جگەرە. ئەمیش ڕۆژێک پرسی مامۆستایەکی بەڕێزم کرد، گوتم چی بکەم؟ گوتی شوێنی خۆتی لێ جیاکەوە. باشە هەتا ئەو کاتێک کە واز لە جگەرەکە دێنێت. گوتم ئێ چیت کرد؟ گوتی وەڵات شوێنەکەم جیا کردەوە شوێنی خەوتنەکەمان. دکتۆر هاتەوە گوتی ئەوە چییە؟ گوتم وەڵاوە ئاوایە، یان ئەوەتە من یان جگەرە، بەخوا ئەگەرنا ئەوە شوێنی منەوە شوێنی تۆ. گوتی لەو ڕۆژەوە دکتۆر گوتی واللهی ئامادەم ئەتۆ تەلاق بدەم، بەڵام ئامادە نیم جگارەکە فڕێ بدەم. باشە مەبەستمان لێرەدا چییە؟ بۆ خوشکانی بەڕێزمان قەت لە کاتی هاتنەوەی مێردەکەت لە دەوام لە ماندوو بوون داواکاری لێ مەکە، قەت هیچ داواکاریەک لە مێردەکەت مەکە، بەڵکو بە پێچەوانە ماندووبوونەکەی بەرز بنرخێنە، پێشوازی لێ بکە. لەو کاتەدا گوتی دکتۆر ئاوای گوت ئێستا مامۆستا 3 مانگە لە یەک خانوو دەژین، قسەمان لەگەڵ یەکتر نییە، ئەو لە ژووری خۆی من لە ژووری خۆم، منداڵەکانیش دوو منداڵمان هەیە سەرگەردان بوونە، نازانین کە چی بکەین. ئەمیش پێم گوتم ئاخر دکتۆرە تۆ هەز ناکەی کە هەڵە بووی لە دەر. مامۆستا چۆن هەڵە بوومە؟ داواکاریەکم لێ کردووە قانونیان شەرعیان هەمووی هەر ئەمن حەقم. گوتم ئاخر ئەزانم، بەڵام حەقەکە بەڕەقی ناچەسبێ، ئەتەکێت لە ژیانی ئینسان لە ژیانی مرۆڤدا زۆر زۆر گرنگە. ئەگەر تۆ حەقیشی نابێ حەقەکەت بەڕاقی بچەسبێنی. تۆ ئەزانی پیاو بۆ خۆی حەزیلێ لە ماڵێ سالار و سەردار بێ، دەزانی پیاو حەز دەکا کە قسەکەی خۆی بەسەر بکەوێ، ئللا لە کاتێکدا ئەو پیاوەیە کە نەرمونیان بێ ئافرەتەکە دەتوانێت کەزاڵ بێت بەسەر پیاوەکەودا داواکاریەکەی خۆی جێبەجێ بکە. باش گوتی ئێستا چی بکەم؟ گوتم بە قسەی من دەکەی؟ گوتی ئەرێ وەڵا. گوتم ئەگەر دکتۆر هاتەوە سەرەتا ماڵەکەی خۆت پاک و خاوێن کە، ژوورەکەت وە خۆشت بڕازێنەوە، کاتێکە لە دەرگایدا مەمێڵە مناڵەکان چن دەرگا بکەنەوە، بۆ خۆت بڕۆ دەرگای لێ بکە و پێشوازیەکی گەرم و لە باوەشی بگرا، پێی بڵێ دکتۆر ئەتۆ زۆر زۆر لەوە گەورەتری، ئەمن هەڵە بووم، ئەگەر حەقیشم داوای لێبوردنەکەم و هەڵم. گوتی مامۆستا ئاخرەوە زۆر قورسە، ئاخر زۆر قورسە، ئەمن حەق بم، بەڵام من داوای لێبوردن کەم. گوتم بەخوای ئەو کەسانە زۆر زۆر گەورن کە لە کاتی حەقدا داوای لێبوردنەکەن، خۆگەرەت و ناحەق بوو، هیچ عونەریەکی تێدا نییە، لەبەرەوەی ناحەقی دەبێت داوای لێبوردنکەی، بەس ئەتۆ کە داوای لێبوردنەکەی لە چیەکەی؟ لە شاگوڵی ماڵت، لەو پیاوە بەڕێزەکە، ئەو پیاوەی مێرتە بەیەکەوەیەوە چەند ساڵە بەیەکەوە ئاژین، شەراکەتن لە ژیان و حیاتی ژن و مێردایەتیتاندا، کەواتە بچووکی نییە لە بۆ تۆ ئەگەرە تۆ داوای لێبوردنی لێ بکەیت. ئەو زاگوتم دوای ئەوە ئیشاڵڵا هەلێک دانەین لە بۆ تەرکردنی جگەرەکە، واز لە هێنانی جگەرەکە. گوتی زۆر زۆر باشە، بە قسەتەکەم. گوتم باسی جگەرەشی لەلا مەکەوە حتا 15 ڕۆژی دیکە. گوتی باش. وەڵام واللهی بەڕێزان خوشکان و بران، ئەو خوشکە بەڕێزەمان ئەو دکتۆرەیە بەڕێزە تەلەفۆنی کردەوە ئێوارە، گوتی مامۆستا شتێکی زۆر عجیب ڕوویدا. گوتم چی بوو؟ گوتی مامۆستا کە هاتەوە لە دەرگایدا بۆ خۆم چوم دەرگام لێ کردەوە لە دکتۆری، یەکسەر باوەشێکم پێدا کرد، گوتم دکتۆرە من داوای لێبوردنەکەم، ئەگەر حەقیشم داوای لێبوردنەکەم، بەخودای ئەتۆ زۆر زۆر لەوە گەورەتری، نازانمەوە چە هەڵەیەک بوو بەسەر مێشکم داهات. وتی دکتۆر گوتی دە ڕەحمەتیت لێبێ، ئەرێ وەڵا دە ئەوها بڵێ، یەکسەر پاکەتەکەی دەرهێنا و لە بن پەیدانا دەگوتی وعدبی ئەمیش زگارەی نەچێشمەوە. ئەوە ئێستا بزانە بەڕێزان، مەبەستمان لێرەدا چییە؟ ئەتەکێت لە ژیانی خێزانیدا لێزانین و نەرمونیانی و دەربڕینەکانداندا لە چ کاتێکدا زۆر زۆر گرنگە. ئێمە توانیمانەها وەچی دەڵێت بە بەیەک بەرتوانی دوو ئەنجام بەپێچیت، ئەوە بووکە توانیمان ئێمە جگەرەکەشی واز لێ بێنێت. واللهی بەڕێزان ئەوەی لە بۆتان باز دەکەم، یعنی تقریبان چەند ساڵێکی بەسەردا تێپەڕیوە لە هەزار، ئێستا ئاگەم لە ژیانیانە کە دکتۆر دەستی نەداوەتەوە جگەرە کێشانەکە. لەبەر ئەوە مەبەستم لێرەدا ئەوەیە کە ئێوە کۆشتی بەختەوەری ژیانی خێزانیتان بتوانن بنیاد بنێن، ئەنجامەکەی لە ئەتەکێت و بەرنامەدا ڕێژی جوانە بۆ ژیانتان، لە زمان پاراوی و قسەی خۆش و جوانە لەگەڵ یەکتریدا. چ خۆشیەکی ژیانی ئەم دنیاە دوای ئیمان، دوای ئیسلام، دوای ناسینی ئیسلام خۆشترە لەوەی دوو هاوسەر بەیەکەوە متمانەیان لەگەڵ یەکتیگەدا جوان و باش بێت. و چ خۆشیەکی ژیانی ئەم دنیا ئاگاتە قاوە خواردنەوەیەک لەگەڵ هاوسەرەکەت لە ئێواراندا بەیەکەوە ئاڵ و گۆڕ و ڕاز و
دڵنیازی ژیان بکەن و بەیەکەوە بەرەو پێشی ژیانی خۆتان ببن. چەندە گرنگە مامۆستادەستەکانت خۆش بتن. کاک دکتۆر شێرزاد، یەکێک لە هۆکارەکان کێشەی نێوان هاوسەران دڵپیسی و غیرەیە. پێمان خۆشە لەسەر ئەو چەمکانە هەڵوەستەیەک بکەین. چ جیاوازێک لە نێوان دڵپیسی و غیرە هەیە؟ بەناوی خدای گەورە میهرەبان، خۆشحاڵم ئەو جارش بە خزمەتتان گەیشتمەوە. طبعاً دڵپیسی جودایە لەگە غیرە. غیرە ئەوەیە کە ئەو پیاوە حەریز بی لەسەر پاراستنی ناموسی خۆی و ئەو ئافرەتەش حەریز بی لە سەمانی پیاوەکەی خۆی بەردەوام لەگەڕە خۆی بی. بەڵام دڵپیسی نەخۆشێکی دەرونیە، نەخۆشێکی دەرونیە ئەزە خاستن ئەگەر خوا نەخواسە ژنەکە دڵپیس بی هەوێران کەرترە، یعنی زۆر وێران کارترە. زۆر پیاوە هەیە مەسەن دڵپیسە، بەڵام ئەگەر ژن دڵپیس بی زۆر ینی ژیانەکە زیاتر ئاڵۆستر دەبیتن. تەمان دڵپیسی ویراسیشە، یعنی ئەو نەخۆشە ویراسیشە. دەبینی ئەو کەسە بابی دڵپیس بووە یان باپیری دڵپیس بووە یان خاڵی دڵپیس بووە بە کرۆمۆسەماتەکە لە بۆی دەگۆزرێتەوە هەر لە بیدایەتی عمری دڵپیسە، هەر لەسەر هێشتا ژنی نەهینا لەسەر خوشی دڵپیسە، لەسەر داچی دڵپیسە. تەمان ئەوە نەخۆشێکی زۆر ینی ناخۆشە، نەخۆشێکی دەرونیە. جا چەند شک و گومانیشی لۆژنەکەی دروست بێ ئەوەندە زیاتر سبحان الله دڵپیسەکەی زیاتر دەبیتن. حتا ئەوەی لێدە ینی زۆر زەحمەت دەبی پێکەوە ئیدارە بکەن. و بالمقابلش هەیە ئافرەتی عینەن، ینی لە بۆ ماوەیە کە پێی دەڵێن ویراسی لە بۆی دێکە وەخت خۆی داچی دڵپیس بووە یان کەسێکی دڵپیس بووە، ئەو نەخۆشیە لە بۆ بە جیناتی لە بۆی نەقل دەبی سبحان الله زۆر کارەساتی لێ ناخۆشی لێ دەبیتن. بەڵام غیرە ئەو هەموو کەس دەبی غیرەی هەبی. ئینسان ئەگە غیرەی نەبی هەر بەشەر نییە. غیرە ئەوەیە تۆ حەریسی لەسەر ناموسی خۆت، حەریسی لەبەرەوەی ئەو ماوڵ و منداڵت بە پاچی بمێنێتەوە. ئافرەتیش غیرەی هەیە لەسەر پیاوی خۆی، حەزناکە پیاوی غەڵەت بکە، حەزناکە بەڕێی غەڵەتدا بڕوە، حەزناکە ئەو پیاوە ناوبانجی خراپ دەربسی. ئەوە حرسی ئافرەتەکەیە بە غیرەی پێ دەڵێن لەسەر مانی و پاراستنی پیاوەکەی. و بالمقابلیش پیاویش کە غیرەی هەیە لەسەر ماڵ و منداڵی کە مەسەڵەن دەرێتە کچی کاکە جل کرد ئەوهابی، دەرێتە ژنی جل کرد ئەوهابی، یان دەرێتە کوڕت دەرێتە کوڕی خۆی ئەوها مەجوولێ ئەوها بجوولێەوە. ئەوە هەمووی لەسەر ئەوەی کە بەڕاستی ئەم غیرەیە بەشێکە لە ڕێخستنی و پاراستنی ناو ماڵ و منداڵی خۆی. بەڵام غیرەی زیاد کێشە دروست دەکات لە حەد بەدەر، ئەوە ینی وەکو دڵپیسی لێ دێتن بەڕاستی، ینی غیرەی زیاد غیرەکەن لە حەدی خۆی زیاتر تەکلیف بکە. ئەو وەختی ئەوە کێشەکان لێرە سەر هەردەدەن. ئەگەر ناغیرەی طبیعی هەم حتا عشاشەوە مەزیسی حیواناتیش غیرەیان هەیە. حیوانات بە حیواناتی خۆیان ژن مێردە غیرەیان هەیە لەسەر یەکتری. یان شتێکی ئەوە خوا وای دروست کردێ، بەڵام دڵپیسی نەخۆشیە، زۆر فەرقی هەیە. دڵپیسی نەخۆشیە دەبێ عیلاج بکرێتن. دڵپیسی کە گوتت ینی بۆ ماوەیە، بەڵێ ئاین دەتوانیتن ئەم تەبعە خراپە بگۆڕیتن؟ نا بەخۆی ئەوە تەبع نییە، نەخۆشیە، تەبع جودایە، تەبع جودایە. نەخۆشیە کە نەخۆشیشە مەسەڵەن دەبی مەسەڵەن دانیشی لەگەری قەناعەتی پێبینی کە ئەوە ئافرەتە هیچ عیبی دێت، چونکە کێشەکەی دڵپیسی ئەوەیە هەموو حرەکاتێکی ئەو ژنەی لێ دەبتە گومان. یعنی تەسەوڕ کە ئەوە سیارەی داژۆ پیاوەکەوە نییە، بەژنەکە ئاوردا تۆ دەرێت تەماشای مرورت کردە، مروری قوڕ بەسەر ئارەقەوا سووتاندیتی لە ئەوەندەی ڕۆژ لێدایە کۆ چ تەماشای مروری قوڕ بەسەری کردە. ئەوە دڵپیسیە، ینی بەڕاستی زۆر خەتەرە. یعنی لە دوکانێکی سەلامێک لە پیاوەکەی دەکە دەرێت تو عەسل لەو پیاوەی کردە، کورە بابە وەڵڵە حازم لێ نەکردە، هەر سەلام لێ کردە. لۆی دڵپیسی هەموو حرەکەک و هەموو سەکەناتێکی ئەو ژنەی لێ دەبتە گومان. ژنی جوایە ئەگەر دڵپیس بوو لە پیاوی، یعنی ئەو پیاوەی خۆی بەس بەشنەکی برێ کوی دەر علاقەت هەیە، ئەنی زۆر ناخۆشە. وەی لێ دێ یعنی ئەمن دڵپیسم دیتووە. طبعاً قدیم ماڵەکانمان دەرکەکانی ماڵیمان لەسەری فەتحەکی هەبوو، دەرکەی عەوشەی مارێ هەندێک ئەوە فەتحەکی هەبوو، ئەوە بڕوا بکە یعنی پیاوی دڵپیسم دیتی هەستا ئەوێن دەری بە پلێت گرتی ئەوێن دەر ئێکورات و خۆت برنکەی ئەوزە حەوشەی ماڵەکەی دەبینی، یان دەبی خۆت بە دەرکەکەی واکەی خۆت برنکەی ئەوزە ئەوزە بزان تەسەوڕکە دڵپیسی ئەوەندە خەتەرە وا تەسەوڕ دەکە هەموو کەس تەماشای ناموسی دەکە. تەمەنەوە بەڕاستی دەبی ئەو پیاوە
هەم نەخۆشی هەم دکتۆری دەرونی بیبینیتن لۆ عیلازیکە هەم بە خۆشی پلانی کەس مامۆسایەکی ئاینی کەسێکی عاقڵ دابنیشی لەگەری قەنەعەتی پێبینی کە ئەوە بەڕاستی ئەوە دڵپیسیە نەخیرەیە کە ئەتوو گرتی چکە زۆر جاران هەندێک کەس ئەو دڵپیسیە بەغیرە لە قەڵەم دەدا لۆ ماڵۆ منداڵی کە ئەتوو گلەی دێ دەکەی دربامن ساوە غیرەیە کاکە وەڵا ئەوە غیرە مەما سەحەب غیرەینا بەڵام ئیتوو لە حەدەشی تێپەڕێ بوویتە دڵپیسی مامۆستا ڕەسوول زۆر جار ئێمەی مرۆڤ هەست و سۆزی بەرامبەرمان بە هەند وەردەگرین ینی بۆ ئەوەی کەوە ڕێز و حرمەتی بەرامبەرمان بەدەست بێنین بەڵام ئەم بنەمای ئەتەکێتە لەگەڵ هاوسەری خۆمان جێبەجێ ناکەین ینی پرسیارەکە ئەوەیە لەوانەیە ئامادەبوانیش بپرسن ئایا شتێک هەیە بە ناوی ئەتەکێت لە نێوان هاوسەران؟ بەڵێ وڵا بەتەکیت مامۆستای بەڕێز ئەتەکێت ئێمە باسمان لە بنیاتنانی کۆشکی بەختەوەری خێزان کرد کە یەکێک لە خاڵە ئەساسەکان و بنیاتنانی ئەو کۆشکەیە ئەتەکێتە لە بینی ژن و مێردە ئەگەر بێت و ئەو ژن و مێردە هەرچەند بە پەنجەی دەست دەژمێردی ئێستا لە بینی ژن و مێردا شتێکی لەو شێوازەیە پێرەوە بکرێم ئەگەر ئەو ئەتەکێتە بوو بە دڵنیاییەوە هەز دەکەی کێشەیان زۆر زۆر کەمە ئەگەر بووشیان بە ئاسانی چارەسەر دەکرێت وەڵا دەستی سێم نایگاتێ ناگات دەستی سێم خەڵک دەستی خۆی تێبخات دەی کێشەکەیان قوڵتر بکاتەوە لە جیاتی ئەوەی کە لە بۆیان چارەسەر بکە یعنی ئەتەکێت زۆر گرنگە بەر ڕێزانم بە ئەهەمیەتێکی زۆر زۆر باشەوە بینی ژن و مێروەری بگرن ئەتەکێت لێزانینە لێزانین لە ژیان چونکە نەزانین یەکێکە لە ڕوخاندنی ئەو کۆشکە بەختەوەریە کە پێویستە لە ژیان هەبێ دەی ڕوخێنیت یا بۆکو بڵێ بناغی لەسەر زبلێک دادنەی کە بە سەهل و ئاسانی هەر بە ڕەشەبایەک دەڕوخێ بەڕاستی ژیانی ژن و مێرد ئەگەر ئەتەکێتی تێدا بوو وەکو بەلەمێک وایە بەلەم چۆن دوو کەس لەولایە کاتێک کە بەیەکەوە ئەها شەپۆلەکانە بڕن بەیەکەوە توانن ئەیجوڵێنن ئاوەکە و ئەڕوا خێزانی ژوایە ئەو ژن و مێردە بەیەکەوە ئەگەر نەیجوڵێنن ئەوە نقم دەبن بەڕاستی بە تایبەتی لە ڕۆژگاری ئەو ڕۆدا ئەتەکێت زۆر زۆر گرنگە با نمونەیەک لەسەر ئەو بابەتەیەتان باز بکەم بەڕێزان زۆر زۆر جار ئەو قسانەیە لە هەر لە کتێبەکەشدا باسم کردو هەر لە بۆ خۆشی و ئەو بابەتانەیە توێژەرێکی کۆمەڵایەتی قسەیەکی زۆر جوانی هەیە زۆر پێی معجەب بووم کاتێک باسی لەوە کرد گوتی تازە ژیانی هاوسەرداریم پێکێنا بوو باشە تازە چوو بوومەنە و ژیانی خێزانداریم ئەو هاوسەرەیەم هەفتەیەک بوو مەسەلەن ئەوە هاوسەرگیریمان کردووە لە ژووری خەوتنەکەمان بەیەکەوە بووین جار داعیمەن ئەو هەفتەی یەکەم و ئەوانش خۆشەویستی زۆر زۆرە لە بینی ئەو ژن و مێردەیەدا ئەگەر بێت و برەو بە ئەو خۆشەویستیە زانن چۆن برەوی پێ ئەدرێ ئەگەر بێت و ئێوە بە تایبەتی تر ئافرەتەکان ئەگەر پیاو ئەوەی پێی خۆشە لی نزیک بێ ئەوەی پێشی ناخۆشە لی دوور بێ وا دەکەن کە ئەو خۆشەویستیە بە مروری زەمە سەقفێکی دوور و درێژی ژیانی خێزانی پەیڕۆ بکە پیاوانیش بە هەمان شێوە ئەوەندە نەرمونیانانە مامەڵە بکە هەرتوو ڕە نەبێ لە دەرەوە نەرمونیان پۆستێکی فەیسبووکە کە هەر ئەڵێ ئەوە دەبێت چ عەلامەیەک و لێزانێک بێ کەچی لە ماڵێک خێزان ناوێری قسەی لەگەڵ بکە ئامۆژگاری لە بۆ ئامۆژگاری خەڵک کێشەی نییە هەموو کاتەکانی لە بۆ دەرێ بەڵام لە ماڵێ هیچ کەسێک ناوێرە پێشنیارێ بکە ئاخر نابێت مرۆڤ بۆ شێوازێ بێ ئەو برادرە توێژەرە کۆمەڵایەتیە باز لەوە دەکات دەڵێ هەفتەیەک بەسەر ژیانی خێزانیماندا تێپەڕی بوو ڕۆژێک ئەها پیا و حەز دەکات بەخۆی ئافرەت پێیدا هەڵ بڵێ بە تایبەتی تر هاوسەرەکەی دەڵێ ئاوا بڕک خۆم نمایش کرد لە پێش هاوسەرەکەم گوتم ئافرەت لە تەماشایەکەم کە بزانم هەیە لە من جوانتر بێت دەڵێ ئافرەتەکەش تەماشایەکی کردم گوتی وەڵی نازانم کابرا زۆر تووڕە دەبی حەز دەکات پێیدا هەڵ بڵێ هێ باشە ئەوە دەڵێ نازانم ئەو جارە زاری دووەم پێ گوتی و گوتی ئافرەت پرسیارێکی قڕز نییە یان بڵێ جوانتر هەیە یان نییە گوتی بەخوای نازانم دەڵێ زاری سێم زۆر تووڕە بووم لەی گوتم بە خودای دەبێ ئیلا ئێستا پێم بڵێ یان دەبێ بڵێ جوانتر هەیە یان نییە خۆ پرسیارێکی قڕز نییە دەڵێ ئافرەتەکە پێی گوت جا پیاوەکە ئەگەر ئەمن ئەتۆم هەبێت لەبەر چی بڕوانمە ئەولا بزانم جوانتر لە تۆ هەیە بە خودای نازانم لەبەرەوەی تەماشای ئەولام نەکردی مادام ئەتوم هەیە دەڵێ ئەوە 30 ساڵە لەگەڵ یەشین قەرزاری ئەو قسەیم ئەگەر ڕۆژێک هەڵەیەکی کرد بێت بەڕاستی ئەمن نەرمونیانی منواندیە لەبەرەوەی خۆم بە شەرمەزارە زانم
ئەتەکێ زۆر گرنگە لە ژیانی خێزانیدا خوشکانی بەڕێز برانی بەڕێز نەرمونیانی زۆر گرنگە لە ژیانی خێزانیدا جا ئەو کۆشکە بەختەوەری کە جەرەی مامۆستا پرسیارەکەی لەسەری کرد بە خودای ئەوانە هەمووی گرنگن لە ژیانی خێزاندا لە ژیانی ژن و مێردایەتیدا پەروەردەیەکێکە لە ئەساسیەکان ئەگەر پرسیار لەسەر ئەوەی نەبێ شتێک دەڵێم ئێمە باسمان لە پەروەردە کرد بەڕێزان باسمان لە پەروەردە کرد ئەگەر ئەتۆ پەروەردەیەکی جوانمان هەبوو بە خودای گەڕاینەوە سەر دینداری خوا ئەگەدارە هەر وڵاتێک پەروەردەیەکی جوانی تێدا بێ خانەی بەسەڵات جوانی لێ نییە حیف و مخابنە لێنێ موسڵمانان خانەی بەسەڵات جوانی تێدا بێ وەڵای من جارێکی دیکە باسم کرد بەس لە وڵاتێکی وەکو بەریتانیا کە ئێمە پێیان معجەبین لە ڕووی تەکنەلۆژیا و ئەو بابەتانە ئەگەر ئەتۆ ئاسوودە نەبووی لە ژێرسا و سێبەری خێزانێکدا چی لە تەکنەلۆژیا و نازانم چی و چی بکەیت دەزانن بەڕێزان لە بەریتانیا پیشانی دا کە من ئێستا بە ڤیدیۆ لەلامە بەڕێزان ئافرەتێک سندوقی پارەی کارەبا و ئەوانەی تەواو بووە پڕ بووە نهاتووە کە پارەکە بدا باشە لە دوای ئەوەی کە شارەوانی ئەوانە بە دوای داگەڕێن دەچن ژمارەی خانوەکەی دەبینەوە لە دەرگا دەدەن کەس نایکاتەوە سندوقەکە پڕ بووە دوای ئەوەی کە دەچن ئەو ئافرەتە لە نێو پێخەفەکەی خۆیدا تەنها ئێسقان یەک تۆسقال گۆشتیشی پێوە نییە کاتێک فەحسی دەکەن 8 دانە ساڵە لە نێو پێخەفەکەی خۆیدا مردیە تخواوەکەی ژیانە یعنی دەوانێت ئەوە بێ ئەی هاوار 8 ساڵ کوڕێکت کچێکت دراوسەیەکت کەسێکت سەردانت نەکا ئەمانەوە کۆمەلگامان وای لێبێ ئەوەی کە ئەمڕۆ فێمەنست و علمانیت بۆمان لە بۆ سەدایە زۆرێکیش لە گەنجەکان و لە ئافرەتانی ئێمە کەوتونەتە ژێر کاریگەری ئەو بیر و بەرنامە نامە و ناشیرنانەی کە نامون بە پێڕۆ پرۆگرامی ئیسلامە جوانەکەی ئێمە کەوتونەتە ژێر کاریگەری ئەو بابەتەیە کەوتونە عقلیان کەوتۆتە ژێر کاریگەری شەهوەت ئارەزوو بازی آخرکەی یعنی ئێمە ژوامان لێدێ کە تۆ کەسێک هەمووشۆت نەکە 8 ساڵ مردبی چ کۆمەلگایەکە ئەگەر بەو شێوازەیە لێ هات مردن خۆشترە لەوەی کە ئەتۆ بژیت لەبەرەوە بەڕاستی ئێستا پێویستە هەموو ئیعلامی ئەو دنیای علمانیت هەموو ئەم فێمەنزمەی ئەمڕۆکە لە بۆ سەدان بۆ ئەوەیانە کە بەڕاستی شیرازەی خێزان لە ڕێگەوە هەڵتەچێنن یعنی هەرسی پێبێنن خۆشەویستی مەحەبەت لە بینی ژن و مێردانەمێنێ هانی ئافرەت دەدا پێی دەڵێت ئەمە پیاو سالاریە بۆی ئافرەتەکە لە پیاوەکە قبول نەکە بە پیاوەکەش بە هەمان شێوە دەڵێت لە دەرەی بازنی ئیسلامیش ڕێ پێدراوە بتوانانی هەر ممارەسەیەکی خراپ ئەنجام بدەیت ژن و مێرد لە یەکتر هانەدا ئەوە بەرنامەی ئەوانە هی ئێمەش کەوتونەتە ژێر کاریگەری نمونەیەکی تر باس بکەم مامۆستا دەرفەتم هەیە نمونەیەکتان لە بۆ باس بکەم بەڕێزان یاسەمین خەتیب یەکێکە لەو ئافرەتە فێمەنستانەی میسر کە بۆ خۆتان لەوانەیە لە ئیعلامدا زۆرێکتان بتان بینی بێ دیار ئەگەر ویستان بزانن کە ژیان نامەی لە گۆگڵ لی بدەن پێتان دەدا ئەو یاسەمین خەتیبە 5 کتێبی هەیە لەسەر دژایەتی ئیسلام لەسەر حیجابی لەسەر نیقابی لەسەر ڕەوشتی لەسەر فرەژنی یەک لە قسەکانی ئەوەیە دەڵێ قورئان زوڵمی لەسەر لە ئافرەت کردووە لەوەی کە فرەژنی داناوە باشە کە فرەژنیش دانرا بێت لە ئیسلام بۆ خۆتان دەزانن ئەوە بە پێوەر و قۆناغدا تێدەپەڕێ خۆ هەر هاکە زایی نییە دەزانی مەبەستم لێرانەدا چی ئەو یاسەمین خەتیبە لەم چەند مانگەی ڕابردوودا شووی بە پیاوێک کرد لە تەمەنی باوچێتی کابرا 5 منداڵیشی هەیە بەس لە بەرەو سێم دەوڵەمەندی لوبنانە ئێوە دێت فێڵت لێکە ئەڵێ کاکە ئیسلام غەدری کردووە کەچی خۆی ئەچێت پڕۆسەکە ئەنجامەدا لە بۆ پارە ئاوا فێڵ لە ئافرەتانی ئێمە کرێ ئیناز دەغدی یەکێکی ترە لەو ئافرەتانەی میسر کە فێمەنستە 30 دانە ساڵە لە کەناڵەکان دەڵێت ئافرەتان جوانی خۆتان مەشارنەوە بە حیجاب ئێوە ئاگادار بن وەڵڵی حسابات و کتاباتی قیامەت نییە خواش نییە پەنا دەگرین بەخوای پەروەردگار هانی خەڵکی دەدا ئافرەتان دەدا کە دەڵێت خوا نییە 30 دانە ساڵە لە کەناڵەکان وا دەڵێ دەزانن بەڕێزان بەرنمەیەک هەیە بەرنمەیەکی کامیرەی شاراوە هەیە ڕامز تحت الأرض پێشکەشیەکان دەک لە گەنجەکان لەوانەیە بتاندیت بێت ئەها فەنان و ئەوانە دەترسێنێ ئەو ڕامزە چۆتە نێو پێستی یەکێک لە دەعبایەکانە ها قەلبی وەکو تیمساحە سەریشی وەکو مارە ئاوا زمانی دەردێنێ ئەو ئیناز دەغدیە هێناویەتیان ئەڵێن کاکە ئەو شوێنەوارەکانی مسڕە وایە و ئاوایە و شوێنەوارەکانی پیشانەدەن دوو نەفەری لەگەڵە لە کاتێکدا ئەو ڕامز تحت الأرض لە نێو پێستی ئەو دەعبایەکە هاتە دەرێ لە بۆیان دوو نەفەرەکە بەو ڕێگایەدا هەڵدێن هیچ ڕێی دیکەشی نییە یەکسەر ئەو ڕامزە دەچێتە سەر ڕێگای لە نێو پێستی ئەوەیە ئەوەش کامیرەی شاراوەیە بەڕێزان بە ڤیدیۆ لەلامە ئەو ئیناز دەغدەی 30 دانە ساڵە دەڵێ خوا نییە دەزانن چی دەڵێ والله پڕ بە قورجی هاوار ئەکا ئەڵێ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين
30 ساڵە ئینازدەق دێت وەڵی خوانیە فێڵە ئافرەتانی ئێماکەی هانیانە دەی لە مێردەکانیان کۆشتی بەختەوەری خێزانیاندا ئەرمێنی کەچی دێت ئێستا ئەڵێکی ئێوە زانن مانایکی هیچ خودایەک نییە کە شیاوی پەرستن بێجگە لە ئەڵڵا پاک و بێگەردی لە بۆ ئەو پەروەردگارە کە ئەگەر بەهانامانەوە نێ بەڕاستی زوڵمم لە نەفسی خۆم کردووە ئەوانە بەو شێوازن کە ئەمڕۆ فێمەنست و هەموو ئەو بابەتانە ئەبینیت کە بۆیان لە بۆ سەدان داوای لێبوردنەکەم مامۆستا ئەگەر کاتی دکتۆرم زۆر دەستەکان خۆشی مامۆستای بەڕێز کاک دکتۆر شێرزاد باسمان لە کێشەکانی هاوسەران کرد هەندێک خاڵ باسمان کرد ئێستا دەمانوێت بزانین چارەسەری کێشەکان چییە بەڵام پێش ئەوەی بچین سەر چارەسەر حەزم لێیە ئەو خوشکبرانی لە حیکمەینە لێرکوانەکە کار دەکەن ئەوانە طبعا ینی هەیە ژن و مێردن هەیە بەس خێزانەکەی لێرکوانە ئیش دەکا هەیە بەس پیاوەکە ئەگە ئامۆژگاریت لە بۆیان هەبیتن وەکو هەندانێک طبعا ئەتوو هەتا تحدیدی کێشەکان نەکەی ناتوانێت عیلازیشیان لە بۆ دابنی ئەمە هەتا دەست لەسەر برینەکاندانەنین وەڕاستی ناتوانێت عیلازیش دابنین بەڵام زۆری کێشەکانی ناو کۆمەلگا باس بکەم بێدینیە سبحان الله بێدینی لە ناو خێزاندا مامۆستاش ئیشارەتی پێدا خوازای داتەوە بەڕاستی هۆکارێکی سەرەکی کێشەی ناو ماڵە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ما ئەکرەمەهن ئیلا کەریم وما ئەهانەهن ئیلا لەئیم بەڕاستی ئینسان ئەگە دیندار بوو کەریم دەبی قەت ژینی خۆی ئیهانە ناکە مشکلەشی لەگە هەبی بەڵام کەرامەتی ناشێنی مشکلەشی هەبی بەڵام زوڵمی لێ ناکە چونکە دەزانی خوایەکەی و عقابی دەداتن دێکەواتە بەڕاستی گەورەترین کێشەی ئێستا کە لە ناو کۆمەلگای هەیە لە ناو خێزانەکاندا بەڕاستی بێدینی ژن و مێردەکانە زووکە ئەگە پیا و بێدین بوو بەڵێ ئارەقی دەخوا بەخوا تریاکی دەخوا ڕیباش دەکا قەرد و فەردیش دەکا کێشەش دەینتەوە ماڵێ هەرچی کێشەی کە ئەو پیاوە توش دەبی لە بێدینی توش دەبی ئەمما ئەگەر دیندار بوون وەڵی هەم ژنەکەش ساڵح دەبی هەم پیاوەکەش ساڵح دەبی کەواتە یەکەمین شت بۆ ئەوەی بەڕاستی کێشەکان نەمینێن ئەوەی کە دەبی خێزانەکان هەموو ڕوو لە دین بکەن چونکە ئەگەر خێزانەکان دیندار بوون وڵای پیاوەشی ئارام دەبی پیاوەشی لەسەرە خۆ دەبی ئەگەر عەسەبیش بی بەڵام حەدی سنووری خۆی نابەزێنی ئافرەتیش ئەگە بەدین بوو وڵای نەخیانەت دەکا نەجڵم لە پیاوەکەی دەکا نەحەزیشی لێ پیاوەکەی سوک و سروک بکە لۆچکە لە خوای دەترسێ دەزانی قیامەتێکە و حساب و کتابی لەگەڵ دەکرێت کەواتە یەکەمی شت ینی یەک لەو کێشانی کە لە ناو کۆمەلگای هەیە بێدینیە ئەگەر خەڵک بەڕاستی بەدین بوون لۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی هەربژاردنی خێزان زۆر تاکید دەکاتەوە دەفەرمی من جاءکم تەرضەونەه دینەه وەخولوقەه ئەوە لۆژنان یعنی لۆ کوڕان کە بێتە داخوازی لۆ ئەو کوڕێک کە هەریش دەبژێری عینە دەفەرمی فەڕ بذاتی دینی تەریبەی دێدەن کەواتە دین زەمانی ئەمانی ئەو خێزانەیە ئەگە دین هەبوو بەڕاستی ئەوە زۆر زۆر ئیستەقراریان دەبێتن ئەوە خاڵی یەکەم بەڕێز ئەگەر ئەمە باسمان لە بێدینەکانی من باسمان لە تاچی مسلمانە ئەگەر تاچی مسلمان چ پیاوبی چ ژنبی ئەگە پابند بی بە شەریعەتەوە زۆر لەو کێشانێک کە باسمان کرد بنبەر دەبیتن نابیتن ئەوە ئەسڵەن کێشەکە یعنی هەتا لەو ئاەتێک کە خوای گەورە باز دە کێشەی ژن و مێرد دەکاتن دوای دەفەرمی وەلا تەنسەو الفەضل بەینەکم وەنیە ئەو پاش تەلاقی پاش تەلاقی خوای گەورە دەفەرمی وەلا تەنسەو الفەضل بەینەکم بەس نسبەت ئەو خوشک و برایانەی کە پێکەوە خی گەورە فەزلی پێبەخشینە کە مەسەڵەن وەکی سنتەرێکی ئێرە کە خزمەتی ئەو ئیسلام و ئەو سەح و ئەو قورئانی دەکا بەڕاستی یەکەمیش دەبی ئەو ژنە پاڵپشتی ئەو پیاوەی بی لەو ئیشەدا چونکە هیچ پیاوێک موفەق نابی ئەگە ژنی لە پشت نەبی چونکە ئەگە ئەو ژنە هەپرتە پرتی کرد هەر گوتی ئەوم دەوێ بم بە فلانزەی بەڕاستی ئەو پیاوە هیچی لێ دەرناسی هیچیشی ینی لێشی نابی لەبەرچی چکەشتەکە مەجالێکی لۆ ناڕەقسێنی کە ئەو پیاوە ببتە حافزی قورئان ببتە داعیەکی سەرکەوتوو بتە خزمەتکارێکی ئەو دینە کەواتە بەڕاستی یەکەمیشت ژن دەوێت پاڵپشتێکی زۆر تەواوی ئەو پیاوەی بیتن قسەیەکی زۆر خۆشەیە هەلە بۆ خوشکانم دەجێرمەوە وەخت خۆی قوتوس هەبوو قوتوس تەبعاً یەکەمین حاکمی مەمالیکەکان بوو لە پاش دەوڵەتی ئەیوبی پاش دەوڵەتی ئەیوبی دەوڵەتی مەمالیک دروست بوو جا یەکەمین حاکمی مەمالیکەکان قوتوس بوو تەبعاً قوتوس ناوی مەحموودە بەخۆی وەڵام وەختی خۆی
لە بازاری کڕیبیانەوە جا پەروەردەیان کرد ئەو پەروەردە هەم لە دین و هەم لە عسکەری ئەوانە گەورە بوونە جێیشک ئاخری بۆ خۆیان حکمڕانی مسریان کرد کە پێیان دێنن مەمالیک تامان لە شەڕێک لە شەڕەکاندا سبحان الله ئەو برێن یەک لە دەورا و پشتی قودسی دەبی لێ ناگەڕێ بە هیچ شێوەیەک کەس لێ نێزیک ببتەوە حتى آخری ڕمحەشی پێ دەکەوی دەکەوتە ئاردی تامان کە دەکەوتە ئاردی دەیبەنە خەلفی لەوێ عیلازی کەن هەستا قودس ڕۆیش تی بەس بزانم ئەوە چێ کاتێک ئەوەکەی کردەوە ئەوەی پەڕۆکەکەی لە دەموچاوی کردەوە دەبینی خێزانی خۆیتی خێزانی خۆیتی لێ نەگەڕە یەک کەس دەستی لۆ درێژ بکە بیپارێزی چی بەو پیاوەی گوت مەقسەدم ئەو قسەیە فەرمووی ها ئەنا سەبەقتوکە ئیلە الجەنە ئەی قوتزەوە ئەم پێشەت و دەستمە باش بەڕاستی دەبێ ژن و مێرد سیباقی بەهەشتیان هەبی نەک سیباقی دنیا و دنیا پەرستی و جەهەنەمیان هەبی یعنی ئەگەر ژن و مێرد سیباقی بەهەشتیان هەبی ئەسڵەن ئەو ژنە دەبتە پاڵپشتی لە بۆ ئەو پیاوەی دەرێ بابەجیان بڕۆ لە سەنتەرەی خزمەت بکە ئەمە بەیانی پێویستمان بە دوو چاکەی لە ڕۆژی قیامەتی خوای گەورە قوتارمان کاتن زە بەڕاستی ئەوە خاڵیەکەم خاڵی دووەم ئەوزارە پیاویش پشتیوانی خێزانی خۆی بی چکە بەڕاستی ئێستا الحەمدولله ئەو سەنتەرانە خوشکانێکی زۆری لێ جاپە هەم لۆ تەصحیح قراءەت بی قورئانی فێر ببن یان لۆ تەزوید بی یان لە بۆ لەبەرکردن بی ئەو ژنە کە دێتە دەرێ ماڵی بەجێدێلی ئەوە یەک کۆمەرە کێشەش دروست دەبی کە لە ماڵی بەجێدێلی حتمەن چکەوە منداڵی پێویستی ماڵە یان شی و لێنانم میم بەڵام ئەو پیاوە دەبی لەبەرخوا لەبەر خزمەتی ئەو قورئان و ئەو شەریعەتە با سەبری هەبی هەتا ئەو ژنە ئەو خزمەتەی بکە ئەگەر پیاوەکە بکاتە پرتە پرت و بکاتە ناڕەحەتی بەخوا ئەو ژنەش مەحروم دەبی لە زۆر خێر و خێرات کەواتە ئەو ژن و مێردە موفق دەبن هەردووچیان سیباقیان لە بۆ بەهەشت دەبی یعنی ئەسڵەن ژن کە ئێواران دادەنیشن لەگە پیاوەکەی سیباقی ئەوە بی پیاوەکە برێتەش دەکەی چەند لەبەر کردووە ئەوش برێت چەند لەبەر کردووە بەو شێوە بەڕاستی ئەو ماڵە پڕ خێر و بەرەکەت و خۆشی دەبیتن جزاك الله خيرا مامۆستای بەڕێز مامۆستا ڕەسوول یعنی خێزان پێک دێتن لە دایک و لە باوک و لە مناڵەکان هەرێکیان هەوڵ دەدا ینی پابند بیتن بەو ڕۆڵەکە هەیتی دەپرسین ئەرچی خێزان چییە؟ دەستت خۆش بێ مامۆستای بەڕێز وەڵا ئەمڕۆ ئەرکەکانی سەر خێزان بەڕێزانم بە تایبەتی تر دایک و باوک واتە ژن و مێرد بەڕاستی ئەرکەکانیان زۆر قوڕستر بووە بە حکمەوەی کە ئێمە باسمان کرد گوتمان خەڵکانێکی زۆر ئەیانەوێت کە بەرنامەیەک بگشتێنن بەسەر ئەو خێزانەدا سێبەری جوانیان بکوژێننەوە و ئیسراحەت و خەمەکانیان ئیسراحەتیان لە ژیاندا لا ببن وارووا خەم و خەفەتباریان بخەنە ناو کەواتە ئەرچی دایک و باوک ئەو ڕۆ زۆر قورسە گرنگە کە زۆر ئاگداری مناڵەکانیان بن زۆر جاری وایە دەڵێم بەخوا لە بەرنامەکانیش باز دەکەم دەڵێم دایک و باوکی ئەو ڕۆ هەندێکیان هەن کە دوور بێت لە جەنابتان دەڵێم بە خودای بۆ خۆیان پێویستیان بە پەروەردەیە چ جای کە منداڵەکانیان پەروەردە بکەن بە خودای ئەو ڕۆ ئەگەر منداڵەکەی خۆتت پەروەردە کرد لەسەر ئەساسی دینداری و جوانی وەڵا بەرهەمەکەی دەچنیتەوە لە کۆتاییدا جوانترین بەرهەم بەدەستدێنی وەڵا دوای مردنەکەشت هەر کار و کردارێکی چاکە کە ئەو منداڵە دەیکاکە بە خۆتان دەزانن قەتعی هەموو شتێک لەو مردووە ئەکرێت تەنها چاکەکانی ئەو منداڵەوە سەدەقەت الجاریان ئەو سێ شتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام وەسفی کردووە جا ئەرکەکە ئەوەندە گرنگە لە ژیانی خێزانیدا ئەوەندە پێویستە ئەو ڕۆکە بتوانن ئێوە ئەرک بچێشن چێوچێ ژن و مێرد شوڕایەکی بەهێزی جوان بە دەوری خێزانەکەتان دابچێشن هیچ شتێکی زیان بەخش لێەوە نەیەتە ژوورێ وەکو باسم کرد کە ها ئاگادار بن خەڵکێک بۆتان لە بۆ سەدایە خەڵکێک ئەوڕۆ ئیعلامی ئەوڕۆ ئەو هەموو کاتە جوان و زێڕینەی لەبەردەستە کوڕان و کچانی ئێمە کتێبەکانیان فرامۆش کرد زانست و علمیان فرامۆش کرد لە بۆ مۆبایل ئەو هەموو کات و زێڕینە جوانەی کە لەبەردەستیدا هەیە هەتاکو بەیانی بەدیار مۆبایلەکەیەوەیە بەڵام ئەو دایک و باوکە زۆر بێخەم خەتێکی فری لە بۆ کچەکەی باشە ئەومە بەس لە ئەرکە ماوەستا باسی دەکەم یعنی دایک و باوچێک غوژورێکی لە بۆ کچەکەی لە بۆ ڕەگەنجەکەی فراهەم هێناوە خەتی فری لە بەردەستا نازانێت کە چی دەکا یعنی ئەمە بەڕاستی ئەرکی سەرشانتە کە تۆ ئاوانەکەی وەکو دایک و باوک ئەرکی سەرشانتە خەمخۆر بی لە بۆ نوێژەکانی منداڵەکەت ئەرکی سەرشانتە وەکو چۆن ئەبینی خەمخۆریت لە بۆ زانکۆ مەکتەبی منداڵەکەت بەیانی ئاوا لە بۆ نوێژ منداڵەکەت بەخەبەر بێنیتەوە قەسەم بەخوا ئەگەر وانەکەی زەرەرتە لەبەر ئەوەی وەکو باسم کرد هەر مناڵێک ئەو ڕۆکە کە پەروەردەیەکی سەقەرلادینی وەرەگرێ دواتر کۆتاییەکەی بەوە دێکە ئەم دایک و باوکە شوێنیان خانەی بەسەڵات چوانە بەڵام ئەو کەسانەی لەسەر ئەدەب و دینداریدا پەروەردە ئەکرێن ئەرکی خۆیان جێبەجێ ئەکەن ئەو دایک و باوکە بەڕاستی ئەوانە
ئاسوودەن لەبارن خۆش و خۆشگوزەرانن محەبەت و خۆشەویستیان لە لووتکەیە هەردەم لە لووتکەی بەرزیدان ئەو کەسانەیە نمونەیەک باسکەین بەڕێزانم هەر لە بابەتی ئەرکە خێزانیەکان و مانەوەی جوانی ئەو خێزانە و کۆشک و لەباری جوانی خێزان چۆن دەمێنێتەوە بەڕێزان ئێوە دەزانن سونەتی خوای پەروەردگار لە جوهدا لە ماندووبوونە لە هەنگاو بۆ هەڵگرتنە لە بەرنامەدا ڕێژیە واللهی ئاگادار بن ئەوڕۆ پێویستمان بە جوڵانە یعنی سونەتی خوا لە جوڵانە ئەگەر ئێمە هەرچەندە دیندار بین هەرچەندە تەقوادار بین ئەگەر هەر پاڵکەوتین لی پاڵکەوتین و بێ بەرنامە ژیانمان بڕێکرد کەسێک پێشمانەکەوێتەوە کە بێدینە بۆ لەبەرەوەی ئەو ئەجوڵێ ئەو کارەکە بۆ ویستەکەی خۆی لەبەرەوە دەبینین خەڵکانێکن بە بەرنمەیەکی باتڵەوە زاڵن بەسەر بەرنمەیەکی تۆکمەی جوانی ئیسلام لەکەم تەرخەمی ئێمە لەکەم تەرخەمی با لە بانکخوازانەوە دەست پێ بکەین بۆیە ئەمڕۆ ئەرچی هەر هەمووانە کە هەڵسنە سەر پێ و بەڕاستی دەست لە ناو دەست بۆ ئەوەی کە بتوانن ئەو ژیانی خێزانیە بگەڕێنەوە سەرڕێڕەوە ڕاست و جوانەکە کە لێک تێگەیشتنە کە ئیسلامداریە تەماشا بکەین بەڕێزان مەبەستمان لە جوهد چییە کاتێک پێغەمبەر موسا على نبينا عليه الصلاة والسلام كاتك كدقات بحرك حموتان قصة تنجيلي بو بزم بستم يك شوينة لوي رادة وستم كاتك دقات بحرك أقرب وستيت دكويت دستي فرعون أقر لبحرك بدا دخنشي يا إلهي تشيبك خواي پروردگار بهانا ودي بي أفرمي واضرب بحصاك البحر بوداري بدستويا لي بدا لبحرك كاتك ليدا بحرك الشغبو پێغەمبەر موسا پەڕیەوە دار و دەستەی فرعون و تاخمەکەیشی تێداخل کان مەبەستمان لێرەدا چییە ئێمە هەمومان بەیەکەوە دارێک لە داری موسا گەورەتر قووەتێک ئێمە هەمومان بەیەک قووەت دارەکە لە بەحرەکە بدەین شەقە بێت نەوەڵڵا ئەی چی بوو بەحرەکەی شەق کرد قووەتی موسا نەبوو ئەمە دەسەڵاتی پەروەردگار بوو ئەی بوو بەبێ لێدانی دارەکە بەحرەکەی شەق نەکرد نا دەبێ موسا بجوڵێ دەبێ حرەکە بکە ئەو جاویستەکە بەدەست دێ ئەو جا ئەتوانێ بگاتە دەرەنجام ئەو جا ئەتوانێ بگاتە لووتکە ئەو جارە ئەو ویستەیە بەدەست دێنێ کە هەنگاوی لە بۆ هەڵگرتووە کاتێک مەریەمە پێغەمبەر عیسای ئەوێ دای بنێ دەها لە بندار خورماکە دانیشتیە هەندێک لەو خوشکە بەڕێزانەمان لێرانە ئەزانن کاتێک کە لەسەر ئەوەیە حەملی دابنێ ئافرەت زۆر بێتوانایە جاری وایە تااقەتین یەک بەرداغاو بەدەستی خۆی هەڵبگری لە بەرژان ئەوەندە بە ئازارە لەو حاڵەتە زۆر برسیشیتی باشە خوای پەروەردگار بەهانایەوە دەی پێی ئەفەرمێ وهزي إليك بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا أفرمي بدستكان الدار خرماك بهجينا بو أوي فريك خرماي تر تازد بسردا بباري كاتك مريم دارك زولان خرمايك باري بسريدا لكاتك بو آقا داري تام بتوترين دار بقوترين دار خرمايا إما ببي جانو ببي نخوشي ناتوانين بيزولانين اي باشا كزولان دي كواتا قوتي مريم نبو اي كواتك قوتي او نبو بو خواي پروردگار ببيت زولاني داركا لبوين باران دبي مريم بتزولت نابد لي بالكوي كوات برزانم وكل لسه برسياري جناي مامستا كباسي كر ارچي همو ما نبكوينو خومان كوملگاي ايما امرو اگر حكمت درگاكاني بدروشتي و هلوشانوي خيزان و لرقوا هرس بهناني خيزاني والا كردوا ابي ايما براستي ببرنامجي توكمتر زال بين ام درگانا دابخين اركي سرشان مانا يعني همومان بيكا اويل باران مان دايا يعني اما برپرسين لو همونا خوشي وگرفتارياني كامرو بسر خيزان داتوا همومان برپرسين زور جاري وايا حزم لينا بولم من بريش دا باسكم بلان فرميسك ديتا سرچاوا كانم كا عفرتك بيونديا كا علي ما مستاويني روتم بو گنجيك ناردوا على استهر الشمليكا اگر وانا كي امادم وين كانت بلاو بكموا شون وايله بي قيم واخلاق والروش كبهايكي زور قوري انسانا مروفا اگر روشتي بيون نما پرو بالبو انسانا ونامينيد او اند سوق دبي يعني او روشتي خوي بوينه يعني بليس ولا وتويتي زواجكم لقلبك زور جار دلم كتكم خشككم زواجك وديني اتو روشتو اكار ورفتاري خوتي لسر بفوتيني كواتا اركي دايكو باوكانا او رب كونخو كم ترخمين همومان برامبر بويكا براسي او اركمان شان نداو تبريك لسر مانا بيوست ايما قران وكساني خوماني تيدا پرورد بكين بو اوي للوتكي جواني خيزان من بهيلينوا للوتكي جواني لقل يكتري دابين حساوي برسيبري يكتر بين نقل دستي يكتر دا بيزار بين بياو اقربتي تما دري
ئەوەندە دەڵێ ئیسراحەتم کردووە کە چوومە دەرێ حەیف هەندێک لەو گەنجانە لەو پیاوانەی کە جاری وا دەڵێ ئەوەندە ئیسراحەتم کە لە ماڵ دەسمە دەرێ نابێ وا بێت وەڵڵا ئەو کەسەی کە لە ئیش و کارە کاتێک بە مشتاقە دەگەڕێتەوە ژێر باڵی ئافرەتەکە بۆ ئەو ئافرەتە ئاسوودەیەکە هەموو ماندووبوونەکەی لەبیر دەچێتەوە کەواتە ئێوە هەمووتان بەیەکەوە ماندووبوونەکانی یەکتر بەرز برن خێنن و هەروە هەستن بە ئەرکە خێزانیەکەتان بۆ ئەوەی کە لەبار و جوان بن و هەروەها زاڵ بن بەسەر گرفتاری و نەهامەتی و ناخۆشیەکانی کە ئەمڕۆ ڕووی لە خێزانەکان کردووە. خۆشبی مامۆستای بەڕێز کاک دکتۆر شێرزاد یەکێک لە چارەسەریەکان ئارامگرتنە لە نێوان هاوسەران یعنی خوای گەورە لە سوورەتی نیسا لە دوای وعاشروهن بالمعروف فەرمێ فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا يعني ئارامگرە چەندە پێویستە لە نێوان هاوسەران چکە پیاومان هەیە حەلی نییە یەکسەر شوێن بە تەلاقی دەخواتن. وەڵا ئارامگرتن جوانترین سیفەتی ئینسانە جوانترین سیفەتی ئینسانە لۆی خوای گەورە 77 جاران لە قورئانێ دووبارەی کردیتەوە و ئارامی لە پرۆسەی ئیماندا پیغمبر افرمی علیه الصلاة والسلام الصبر من الإيمان بمنزلة الرأس من الجسد دفرمي قدر قيمة إيمان الصبر لنا إيمان دا وكو قدر بهاي سر للاشة دا أو لاشة قوري إيما أقصري بيوانا بهيت زنيا بروسي إيمانيش أقصري بيوانا بي أو إيما أو إيمان الصبر كده يبارزي وبروسي خيزانيش براستي صبري لقى نبي أو خيزانة همو روجيك لهالوشابون ودايا هم دبي بياوك صبري هبي لسر أوش دي وهم بياوك هم جنك صبري هبي لسر بياوك طبعا خاصة لصالي يكم قورترين شيء خێزان ساڵی یەکەمە چونکە دوو تەبیعەتی جودا لە دوو ماڵی جودا لە دوو عەشیرەتی جودا لە دوو پەروەردەی جودا کە دەکەنە هەیەک زۆر زۆر لەسەر 100 شتی ئیتیفاق دەکەن لەسەر 300 شتیدا متفقن دەکەواتە حتمەن زوو احتیکاک ڕوو دەدا زوو شتی ئەنتی مەسەن ئەوە حەزی لە سپلیتی ئەو دەرەوەڵای ئەم بە سپلیتی قەلبم ڕق دەبی ئەوە زارێ هەو لە ژووری نووسن ئەو پیاوە حەزی لە زلکی زۆر سۆرش دەکڕەچی لە حەزی لە زلکی سۆری مەسەلەن جا حەز و ئارەزوەکان هەموو شتەکان لێرە سبحان الله عکسی یەکتر دەبنەوە ئەلەو کات بەڕاستی دەبی پیاو سەبری هەبی کە سەبرت هەبوو دوای بەخۆی ئەو شتانە دەبنە ڕۆتینی و هەمووش دەڕوا و بە کێشەش نامینێ ئەمما ئەگە سەبری نەبی لەسەر بچووکترین شت ئینفعال بکەیان ئەو خوشکە بەڕێزەی من لەسەر بچووکترین شت ئینفعال بکە حتمەن ئەوە ژیانیان هیچ بەرقەرار نابی کەواتە بەڕاستی بۆ مانی هەموو ماڵێک بە ئارامی دەبی ئەم پیاو ئەو ژنە بەڕاستی سەبر بکەنە هەموو شتێکی خۆیان چونکە بە سەبر دەتوان یەکتر تەحمل بکەن تاوان پرۆسەی زەواج لەسەر سێ شت قرار دەگری لەسەر سێ شت یەکەمین مەسئولیەت دووەمینیان قوربانیدان سێمین لێ قبولکردن لێ قبولکردن یانی سەبرگرتن ئەمە کەلەش دەکەم قبولکردنی سەبرم لەسەرگرت کەواتە بەڕاستی هەر ژن و مێردێک هەر پرۆسەیەکی زەواج ئەو سێ بەردەی تێدا نەبی وەکو بناغە لەسەری ڕابۆستی ئەوە حتمەن زۆر بێقەرار و بێسەر و بەردەبی کەواتە بەڕاستی ئەم لێ قبولکردنە زۆر گرنگە لە ژنمێت کەواتە ئەو ژنە دەبی هەندە شتی هەیە ئەو پیاوی سەبری لەسەر بگری تەحملی لەگە بکە چکە بە مروری زەمن دوای دەگۆڕێ دوایە هەم هەستانی هەم دانیشتینی هەم تەبیعەتی دەگۆڕێ و پیاوەکەش دەبی زۆر سەبر لە سەجدەکەی بگری چکە بە مروری زەمن ئەوان وا واچی لێ دەکە کورە ژنمە شکلیشان دەبتەیەک بە قورئان زۆرم پێیانتیکەن گۆزەینتان دایتێ بە قورئان ئەتو پیاوەکەی دەبینیش دەکە لەسەر شکلی پیاوەکەیە ئەنتیکە ئەنی سبحان الله خواوە ئەو ژن و مێردا لێک نێزیک دەخاتەوە شکلیشیان وەکو یەکی لێ دێتن ڕێزەگەر تەمەشای ژیانی پێغەمبەری بکەین صلی الله عليه وسلم یعنی یەک پارچە ئارامگرتن بووە ئەسڵەن ئەوەی کە من لێ تێبگەم کێشەی خێزانەکانی زۆر بە نۆرمال وەرگرتیە یعنی بۆ نمونە دەرێتە عائیشەی ڕەزای خوای لێ بیتن دەفەرمێتن ئەو کاتانە دەزانم کە ئەتو لە من تووڕێ کە دەڵێ بەخوای ئیبراهیم ئەو کاتانەش کە لێم ڕازی دەڵێ بەخوای محەممەد یعنی لێرکوانە زۆر پێغمبەر ئارامگرین پێوە دیارە یان باز دەکرێتن کە خێزانەکانی پێغمبەر جاری وها لە پێغمبەری تووڕە بووینە لە بەیانی هەتا ئێوارە قسەیان لەگەڵ نەکردیە کە عومەری کورد خەتاب لە حەفسەی زۆر تووڕە دەبیتن دەستە لای ئەندێنێت ئەتو ناترسی خوای گەورەی غەزەب لێ بگریتن ئەوش دەرێت زۆر ڕێکنەمەی احتیادی ئەو شتانە دووبارە بوویتەوە بەخۆی سەرجیان هەندێک تایبەتمەندی هەیە لە ژنان دەبی پیاو بزانی
و هەندێک تایبەتمەندیش لە پیاوان هەیە دەبی ژن بزانی هەندێک شت تایبەتمەندی ژنانن مەسەڵەن ژن حەزی لێ قسەی زۆر بکە ئەو تەبیعەتی تیکاکە دەبی ئەو ژنە ئەو پیاوەوی قبول بی کاکە ئەوی قبول بی چونکە ژن مەسەڵەن ئێستا من دەچمەوە ماڵێ ئێستا کە دەچمەوە ماڵێ مەلا ژن لێم دەپرسی باشە چت گوت برە وەڵام محازەرەکەم داوتەوە ئەو هەی ناوێ با قورئان دەبێ برم ئەوەندە ژنە هاتبوو ئەوەندە پیاوە هاتبوو مامۆستایەک دەوێت بۆ مامۆستا ڕەسوول باسی ئەوە تەفسیری دەوێتن لە زیرەی دەرکەکەی هەتا زیرەی دەرکەی مارێ دەیەوێتن دێکەواتە ئەنی ئەو حاڵەتە ژن هەیتی دەبی ئەمە قبوڵمان بیتن ئەنی ئەوە زۆر میمە بەڵام پیاوانە پیا حەزی لە زۆر گوتن نییە لۆیە ئێستا شەریکاتی تەلەفۆن بەس خەنی بوونە بەش ناخەنی بوونە چکە ئەوان زیاتر تەلەفۆن دەکەن زاسانێ بوویتە ئەنتەرنێت خۆ ئاگای لێ بە کارتی بەهادە بە کارتی لۆ خێزانمان بکڕین زا مەقسەدم یعنی دەبی ئەو تایبەتمەندیە بەڕاستی پیا و بزانی کە زانیت سەبری لەسەر دەگری خاڵێکی تر ئەوە زۆر میمە تەبعاً ژن و مرد کە تەمەشای یەکتر دەکەن وەکو یەک تەمەشای یەکتر ناکەن ژن کە تەمەشای پیاوی دەکات لە کراوی هەتا پێراوی ئەوە تەمەشا دەکات لە ئەو قسانە دەکەمەوە علمیە ها ئاگادار بن ژن کە تەمەشای پیاوی دەکات لە کراوی هەتا پێراوی دەبینی بەس دەزانی پیاو چێندەری ژنی دەبینی بەس ساوی دەبینی ژنەکەت کراسەی کڕێ بیزار بە پێشت دادێت جوانە دەری نازانم چ جوانە دەر ئەو کراسە وەڵی ڕاست دەکەی ئەسڵەن ئەمە یەک کراس مەترەک و 50 سانتیمە سوبحان الله نابینی جا خەناوکە کو دەبینی گوارەی کو دەبینی ئەوە هەر نابینین لێکەواتە ینی ئەو تایبەتمەندە دەبێت ئەمە قبوڵمان بی لۆیە کوڕە پیاوان ئاگدار بن کە لە ماڵی دەست نەدەرێ حەشنەکە تەمەشات کە دەزانی کراسەکەت پیسە جەمەدانەکەت خوارە پێراوەکە سبوغ نەکرا هەمووی دەبینیتن بەس ئەمە وانین ئەمە سوبحان الله لەو خاڵەی نابین یەک لە تایبەتمەندیەکانی تریش باز دەکەم ئەوە زۆر میمە ئەو تایبەتمەندی تەمان دە تایبەتمەندی هەیە لە بینی ژن و پیاو ئەنی ئەوە شتێکی علمیە سابت بووە یەک لەو تایبەتمەندیانە ئەوەیە ژن قسەش دەکا و جێشی لێ دەبی لە یەک لەحزەی قسەی دەکا جێشی لێ دەبی بەس پیاوەها نییە ئێستا قسەی دەکە مامۆستا ڕەسوول قسەی بکە مەلێک ناگەیت دەڵێن بەس پیاو دەبی کە قسەی دەکا یەک ئەوەی مقابلی جێ ڕابگری کە جێش کە وسکت بێ ئەو زات تێ دەکە بەڵام ژن وان نییە ها لۆی بڕۆ تەعزیەی ژنان تەوان تەعزیەی ژنان هەمووی بە خڕی دادەنیشن بڕۆ ئەفریقیاش هەر بە خڕی دادەنیشن بە کوڕ زۆر سەیرە هەمووش پێکەوە قسەی دەکەن بەس ئەگە دەرکەی تەعزیەی ژنان دەکەی و دەبیت یا ڕەبی ئەوە چێلۆ چێ قسەی دەکا بەس بزانم چێلۆ چێ قسەی دەکا ژنی خۆت بانکە دەبین دەرە فلان ئەوای گوت فلان ئەوای گوت هەمووی لەبەرە بە قورئان ئەمەوە نییە مە لە مەسیسی پیاوان یەک کەس قسەی دەکا بوو جێ لێ ڕادەگریت بەڵام ئەوە یەک خەتەری تێدایە ها لۆ پیاوان یەک خەتەری تێدایە ئەگە ژنەکەت تەلەفۆنی لە بنجێ بوو لەگە داک و خوشی قسەی دەکەت نەکەی پرتە پرتێ بگان جێ لێیە ئەرێ بەخوای جێ لێ دەزانیت دەرەی ئاچکە لێک لەحزەی هەردووچی تێدەکا زە بەڕاستی کۆمەڵک تایبەتمەندی هەن ئەو تایبەتمەندیانە ژن و پیاو ئەگە لە یەکتریان زانی زۆر ئارام دەبن چکە دەزانی ئەو شتەکە خوا ئەو تایبەتمەندی دایتێ ئەوە سناعی نییە لۆ خۆی دروستی نەکردیە زەوە خاڵێکی زۆر ئیجابیە شارەزابوون لە تایبەتمەندەکان یەکتری زۆر کێشەی ناو ماڵەکان حەڵ دەکا حتا بە ئەو نمونەتان لە بۆ بینمەوە لە گەورەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو حەدیسە لە بوخاری هەیە مەشهورە بە ئوم زەرعە حەدیسی ئوم زەرعە و ئەبوو زەرعە طبعا عائشە دەفەرمی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی دەفەرمی دەژن پێکەوە دانیشتین دەژن هەرێکە وەسفی مێردی خۆی کرد حەدیسەکە دوور و درێژە زۆر حەدیسەکی خۆشە هەر پیاوەک وەسفی مێردی خۆی کرد هەر پیاوەک حەزەتی عائشە کە پێغەمبەر هاتەوە عەلەیهی سەڵات وەسەلام جا وەرە بزانە پێغەمبەری خوا دێتەوە عەلەیهی سەڵات وەسەلام یەکەمین هەممی داعوەی هەممی بانگەواز هەممی ئەو هەموو خەڵکەی هەممی ئەمنیەتی ئەو خەڵکەی هەممی ڕزق و ڕۆزی ئەو خەڵکەی یعنی ئەوە وە نییە ڕئیس جمهوریەک بی بەس لە ماڵی دانیشتی بەس وەختی دەوامی بزانی چ باسە هەموو 24 سعات ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو غەمی خەڵکی دابووە هاتەوە ماڵیدا عایشە فەرمی یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم وەڵڵا ئەمە دەژن دانیشتبوون هەر یەکی باسی مردمان کرد ئێ بخوایدا عایشە بە من گوبا دەموت خوا کۆریکەوە ئەو قسەی ژنا لۆ مەجێڕەوە هەر بە کورتی دەموت لۆ منی مەژێڕەوە قسەی ژنا پێغەمبەر فەرمی عەلەیهی سەلام ستان گوت ئی هەر دەی جێڕاوە ئی هەر دەی ئەوزە قەیدینا ئەوە جێڕایەوە دەبێت و تعلیقیشت هەبی و کۆمنتیشت هەبی لەسەر قسەکەی فەرمی جا ئەمن چما ئەنی ئەوەی پێغەمبەر فەرمی ئەمن یعنی ئەو وەسفانەی ئەو دە وەسفە ئەمن لە چی هانم
قلت يا رسول الله أتو وصفي أو نا دا عائشة فرموي يا رسول الله أو وصفانة شيهان زور بي باشا قلت أمن وكو أبو زرعي ما لو داشي زرعي يعني سبحان الله كواتا أو تايبت من دي آفرتي كحزي لقسانة حزي لهواله ذا هوالي سياسي شيناوي ها بس أوهم خشكي من بروا هرجع لهوالي هرجع للسرو فصالي ترامبي دبتوا سوك حزيان للسياسة دنيا بلان بياو كان حزيان للسياسة أو آفرت هوالي سياسي ناوي أو هوالي دوي كالغا حزو آرزو كاني خوي دقون زيتن ذا براسي بياو جن هەردوو تایبەت مەندیەکان یەکتری بناسن بەڕاستی کێشیان زۆر کەم دەبیتە تەکانت خۆشی کاکتۆر ئەوە لەسەر ئی ئوم زەرعی ئەبوو زەرعی ئاخیرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە عایشەی دەڵێ ئەم وەکو ئەبوو زەرعی دەبم لە بۆ ئوم زەرعی بەڵام ئەمن تەلاقت نادەم مامۆستا ڕەسوول پەیوەندی نێوان هاوسەران پێویستە لەسەر وەفا بنیادنرێ یعنی نمونەمان زۆر لە ژیانی پێغەمبەری کە چەندە بە وەفا بووە لە بۆ خێزانەکانی هەتا لە دوای مردنیشیان ئەوەکو ئەو حادیسەی کە خاتو عایشەی داچی مانداران ڕزای خوای لێبی باز دەکاتن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتە خێری کردبیتن ناوی خەدیجەی دەهینا دەڵێ تا ڕۆژێکیان تووڕە بووم گوتم ئەتوو هەر خەدیجە لەسەر زارە ئەوجا پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتی ئینی قەد ڕزقت حبها پێمان خۆشە یعنی سەر ئەو بەها بەرزە کە وەفایە لە نێوان هاوسەرانە بۆمان قسام بکەین دەست خۆش بێخۆ والله مامۆستای بەڕێز طبعا یەکێک لە وەفا لە بینی ژن و مێردە بەهایەکە لە بەهایە هەرە گرنگەکان هەرە جوانەکان چونکە دەڵێ بەر لە ڕێگا هاوڕێگا هەڵببژێرە بەر لە ڕێگا هاوڕێگا هەڵببژێرە ئەگەر ڕێگاکە هەر چەندەش سەخت و دژوار بێ ئەگەر هاوڕێگایەکەت پشت و پەنات بێت لەگەڵت بێ وەفادار بێ بەڕاستی ئەو ڕێگا هەر چەندە دژوار بێت زۆر بە سەهل و ئاسانی دەتوانی تێی بپەڕێنی مخابنە هەندێک لە ژن و مێردانی ئەمڕۆ لە کاتی خەندە یەکتریان ئەوێ بەڵام لە کاتی فرمێسکدا یەکتر بەجێ دەیاڵن لە سەختیەکانی ژیان یەکتر بەجێ دەیهەڵن بەڵام لە کاتی هەبوونی سەروەت و سامان و پارە و ئەوانەدا دەبینی ئەوانە یەکتریان دەوێ بەڵام ئەگەر کەوتنە ژێر فشارەوە ئەو وەفایە کۆتایی پێدێکە لە بنیادەوە ئەوان لەسەر وەفا عەقدێکیان مۆر کرد کە لە بیدایەتدا تێیدا باسمان کردووە جا بڕێزانم وەفا یەکێکە لە ڕەوشتە کاریگەرەکانی مرۆڤ یعنی دەچێتە قۆناغی ئەوەی کە ئەم مرۆڤە کاڵ و سارد بێ لە ڕووی ڕەوشدا ئەگەر بێوەفا بوو کاڵ و سارد ببێ چونکە بەڕێزان ڕەوش یەکێکە لە ئەساسە گرنگەکانی ژیان خوای پەروەردگار ئینسانی مرۆڤی بە ئەحسەنی تەقویم دروست کردووە کەواتە ئەحسەن و عەمەلەیشی لێ ئەوێ بە جوانترین شێوە دروستی کردووە و جوانترین کرداریشی لێ ئەوێ ئەها چەند گرنگە ئەوە ئەگەر بێت و پێڕەوی ئەو بابەتەیەکرا وەفایەک ئەوەندە بە جوانی فەراهەم دێت کە وەکو ئێستا ئەبینین لە شارێکی وەکو غەزە کۆڕوو ئەدا ئەها ژن و مێردەکان چەندە و بە وەفان لەگەڵ یەکتریدا لەو پەڕی سەختیدان لەو پەڕی ئەلوڕ لەو ڕۆژانە کە بینیم یەک سەمونی دەستکەوتیە ئەو پیاوەیە نایخوا بەڕێزان ئەوەندە بە وەفایە ئەوەندە بە سۆزە لە بۆ هاوسەرەکەی دەبینم کە هاوسەرەکەی ئەوەندە برسیتی دەیداتە ئەویش لەگەڵ ئەوی پارچەی دەکا هیچیان بە بەیەکتری نایخۆن وەفا چەند جوانە لە ژیانی ژن و مێردایەتیدا وەکە باسم کرد بەڕێزانم وەکو کە مامۆستا فەرمووی ئەچێتە ئەو قۆناغەیە کە ئەگەر بە خاڵبەندی باسی بکەین لە ڕاگیرەکانی ئەو وەفایە ئینسانی مسلمان بە پیا و بە ئافرەت لە ژیانی خێزانیاندا ڕاست و ڕەوان بن وەفا دروست دەبێ یعنی وەفا بەو شێوازەیە دروست دەبێ خاڵێکە ئەگەر ئەمانە ڕاست و دروست بن لەگەڵ یەکتریدا لە ژیانی خێزانیان پێچ و پەنایان نەبێت لەگەڵ یەکتریدا بەڕوون و ڕەوانی ژیانێکی دروست ببەنە سەرێ لەگەڵ یەکتریدا ئەگەر هەر شتێکی خۆشتان لە بۆ باسکەم جەنابی دکتۆر شتی زۆر خۆشی باس کرد بەڵام شتێک دەڵێم کە بەڕاستی لە قۆناغی وەفا دەچێتە دەر کێشە و گرفت و نەهامەتی و ناخۆشی یەکجار خێزانی دروست دەکا ئەوەی کە دەڵێم هەندێک لە پیاوانی بەڕێز قسەی زۆر مەسەلەن ڕق و دژوار و تون دەکەن لەکن خێزانەکانیان یان بە تایبەتی تر ئەوڕۆ دەبینی ئافرەت بە شتێک حساسە پیا و دێت لەو برینەیە دەدا کە لەو برینەیە دابرینەکەت کولاندەوە ئیتر کێشەکەش سەر هەڵدەدا جا هەر دەمەوێت هەر لێرەوە لەسەر پرسیارەکەی جەنابی مامۆستا شتێکی خۆشتان لە بۆ باسکەم بەڵام ئەگەر کامیڕەوانکان بیدەنە ئیعلام و ئەو بابەتانە حەز دەکەم ئەوەندەی بسڕنەوە دانەبەزی لە ئیعلام و ئەو بابەتەیە کوڕی پورەکەم هەیە ئیشوکاری خوێندنی قورئانە لە تازیە
ها لە تازیان لە پرسەکان قورئانی دەخوێنی هەر خواخوایەتی یەکێک بمری بچی قورئانی بخوێنیت لەبەرەوەی بە پارەوە شتانە قورئان دەخوێنی ئەو پیا ئەو برایە ڕۆژێک نەفرێک پێی دەڵێ داکەم زۆر حەزینە زۆر گرفتارە برایەکەمان کە وەفاتی کردووە لە تازی لاو ژنانبەی هەندێک ئاەتی قورئان بخوێنی و دڵیشی بدەیەوە ئەویش دەسێت لە ناو ئافرەتان قورئانەکەی دەخوێنیت و دڵیان دەداتەوە و وتارێکیان لە بۆ دەدا پاش ئەوەی ئافرەتێک دێت ڕێ لە مامۆستا دەگرێت دەڵێت لەو کڕەپورەی من پێی دەڵێ مامۆستا پرسیارێکم هەیە و دەڵێت چییە و وڵا دەڵێ ئەوەی ڕاستی بیا من تەمەنم گەیشتۆتە ئەوەندە تا ئێستا هاوسەرداریم نەکردووە نەچوومە قۆناغی هاوسەرداری حەز دەکەم کە هاوسەرگیریم لەگەڵ بکەی ئەو کڕەپورەی منیش دەڵێ ئاخرەت تۆ دەزانێ من خێزاندارم ئەوش دەڵێ جا چ قەیدی خۆ قابلە لە شەرعدا ڕێ پێدراو نییە ئەوش دەڵێت دە باش وڵا دەڵێ بەس با پرس بکەم و ڕقەمەکان دەگۆڕنەوە لەگەڵ یەکتری و ئەو پیاوەیە دو سێ ڕۆژ پێ دەچیت چۆن بە چ نەوعێک لە ماڵێ باسی بکە دەچیتەوە ماڵێ بە خێزانەکەی دەڵێ ئافرەت وەرە لە لام دانیشە جا و جارە پێیدا هەڵ دەڵێت لە بۆ ئەوەی ڕێی پێ بدا دەڵێت ئافرەت ئەتو هەردەبی سالار و سەرداربی لەو ماڵەیە قسەت لە سەروی هەموو قسەیەکە و ئاوا و دەی بەشان و باڵیدا هەڵەڵێ دەڵێ ئافرەتێکم دیتیتەوە کە و ئافرەتە سیارەی خۆی هەیە خانووی خۆی هەیە هیچ پەیوەندی بە مادیەتی منەوە نییە باش ئەویش دەڵێتەوە بەڕاستیە قسەیەکەیان سوعبەت ئەویش دەڵێنەوە وەڵا بەڕاستمە باشە لەو کاتە ئافرەتەکە زۆر تووڕە دەبی باشە ڕۆژی قیامەت ڕوەدا لەو ماڵێت تووڕە دەبن هەردووچیان لەو کاتە تەلەفۆنێکی لە بۆ دێ کوڕەپورەکەم دەڵێن وڵا فلان کەس مردیە ئەگەر بگەیە قورئانی بخوێنی ئەوش بە تووڕەی ماڵەکەی بەجێ دێڵ دەستە قورئانی ئێوارە دێتەوە دەرگا قەپاتە لە ماڵێ خێزانەکەی لەوێ نییە ئەو لای بگەڕێ ئەو لا نییە وڵا تەلەفۆنی لە بۆ دەکا لە بۆ ئافرەتەکە ئەو خێزانەکەی لە شارێکی دیکەیە تەلەفۆنی لە بۆ دەکات دەڵێت و لە کوێی دەڵێ وڵا تەکسیم گردوای تۆ چوومەوە ماڵی بابم قەسەم بخوا تا ژیانت مایە چاوت بە من ناکەوێتەوە ئەو پیاوەیە یعنی کەوتە بینی دووشتی زۆر ناخۆش مووقف هەڵدەستی چی بکە هەرچی نەفەری ئەوەیە ناردێ ماڵی بابی ئەوانە گوتیان کاکە وەڵامە کێشەمان نییە گەر ژنەکە بەخۆی دێتەوە گەرنا ئەمە بەڕاستی بەزەخت ناینێرینەوە ئەو ئافرەتەش دەیگۆ مەحاڵەشتیوە هەر هەفتەیەک پێ نەچوو یەکسەر تەبلیغی ئەوەی لە بۆ هادی مەحکەمەی داوای تەلاقی کرد ئەو خێزانەی وەڵا ئاخیرەکەی وای لێ هات هەر هیچ کەسێک نەما دۆسیەکی مەحکەمەش ڕۆی هیچ نەمانەیکەن ئاخیر فشاری ئاخیر کارتی ئەو کوڕەپورە تەلەفۆنی لە بۆ من کرد گوتی مامۆستا بەها نامەوەرە گوتی کاکە ژیان بڕۆ ماڵی خەزورم ئەو ئافرەتەم لە بۆ بێنەوە کاکە وعدیان پێ بدا بە خەسووم و بە ژنەکەم وعد بێ بەس بە ئەو جارە بێتەوە ئەو جارە لە تازیانیش مەثنا وەثولاثە ڕوباعی ناخوێنم ژنەکە ژنی بینم مەبەستم بەرەزان لێرە الحەمدوللا ئێستا ژیانەکەیان باشە پێکەوە مەبەستم لێرەدا ئەوە بوو یعنی قسەیەک نەکرێت کە ماڵەکەت شڵەژاوی تێبکەویت کە جێژاوی سەر بنێتە ناو ماڵەکەت کە ماڵەکەت بەڕاستی وای لێبێ ڕقی لە یەکدی هەڵبگرن قسەیەک مەکەن دڵی یەکتری بریندار بکەن شتێک مەڵێن کە کەشی ماڵەکەت لە باریەوە دەباتە نالەباری جا مەبەستم لێرەدا ئەوەیە بە وەفا بن لەگەڵ یەکتریدا وەفا خاڵێکە لە خاڵە جوانەکان هەتا کۆتایی لەگەڵ یەکتریدا بمێننەوە چونکە بەڕاستی ئەو ژن و مێردەکانەی کە سەرچاوەی ژیانیان لە قورئان و سونەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە وەفان لەگەڵ یەکتری بە دنیا ڕازی نین چونکە قل متاع الدنيا قليل ژیانی دنیا کورت و کەمە بەڵکو ئەوان تموعی قیامەتیشیان هەیە بەیەکەوە بەهەشتیشیان هەیە بەیەکەوە ئاوا بە وەفان لەگەڵ یەکتریدا یعنی بۆ قیامەتیان هەوڵەدەن کە لەوێش لەگەڵ یەکتریدا بن لەبەرەوە هەموو جارێ برایەکە بوو باسی دەکرد دەگوت مامۆستا خوا ئەگەر بەدین بینی علی لەوێش وازم لێ نانی دەمدەنەوە نابێت بەو شێوازەیە بەڕاستی جاوەفا یەکێکە لە خاڵە هەرە گرنگ و جوانەکانی بینی ژن و مێرد کە دەتوانن کۆشتی بەختەوەری ژیانی خێزانیان تێدا بنیاد بنێن سەکان خۆشی مامۆستا ڕەسوول کەواتە وەفا سیفەتێکی جوانی مرۆڤایەتیە لە بەرامبەر وەفاش سپڵەیمان هەیە کە سیفەتێکی ئێجگار ناشرین و قێزەونە یعنی هەم زیاتر لە هەردوو لای بەدی دەکرێتن یعنی گرتەیەکی ڤیدیۆیی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو بووە ئافرەتێک بوو گوتی کاتێکەوە پیاوەکەم زانی تووشی سەرەتانی بوومە منی تەلاقدا یعنی ئەوە زۆر سپڵەی و بێوەفاییە و هەروەها لەو حەدیثەی پێغەمبەری صلی الله علیه وسلم کە باز دەکاتن وەیەکفورنە العەشیر ئەوە تایبەتە بە ئافرەتان یعنی ئەو پیاوە لەوانەیە لە ژیانی خۆی جارێک
غەڵەتەکی کرد بیتن یان بەدڵی وی نەجولابیتەوە ئەو دەڵێتن بە حیاتێم خۆشیم لە تو نەدیتە ئەو شتانە زۆر خراپە لە نێوان هاوسەران دووبارە ببێتەوە دەستخۆش لە بۆ کاک دکتۆر شێرزاد و دەستخۆش لە بۆ مامۆستا ڕەسوول خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە